بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵین تا ئەم ڕۆژ لە پرۆگرامێکی نوێ دووبارە هاتینەوە خزمەتتان با کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانمان جێگای سوود و ڕۆژامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوان بە تەندروستێکی باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. سپاس شەیدا بەیانیت باش. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیە گەنجوانترین سڵاوتان لێبێ و تەمەنای ڕۆژێکی پڕ لە تەندروستی و ئاسوودەیتان بۆ خوازم. خۆشحاڵین لەگەڵ هاوکارم شەیدام ڕۆژ لە خزمەتێوەی عزیز و خۆشەویستداین نوێ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین بەدەر لە بڕگە هەمیشەیەکانی بەرنامەکەمان وە راپۆرت و زانیاریەکان کە بەرنامەکەمان بۆ دەڕازێنەوە. پرۆگرامی ئەمڕۆمان لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لە سەر ڕۆڵ و کاریگەری دایک لە پەروەردە و ئاراستەکردنی منداڵدا بە تایبەت کە ئەوەی هەمیشە دایک بە فێرگە و قوتابخانەی یەکەم کوێنراوە لە پەروەردەکردن و پێگەیاندنی یا ئاراستەکردنی نەوەکان و منداڵەکاندا. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆڵ و کاریگەری بانگخوازانی کورد لە ئەوروپا بە تایبەت کە بەهۆی ڕەوشی سیاسی و ئابووریەوە بە بانگخوازگەلێکی زۆرمان لە وڵاتانی ئەوروپادا نیشتەجێن و لەوێەوە پەیام و پەیامەکانی خۆیان ئاراستەی هەم خەڵکی موسڵمانی کورد لەوێ و هەم ئەوروپیەکان و هەم ئێمەش دەکەن چ کاریگەری و ڕۆڵێکیان هەبووە لە ساڵانی ڕابردوودا کاتێ بە تایبەت لە ئێستادا باز لە گەڕانەوەیەکی بەرچاوی ئەوروپا وەکو کیانێکی سیاسی و کۆمەڵاتی دەکرێت بەرەو ئاینی پیرۆزی ئیسلام بانگخوازانی کورد لەم بوارەدا چ چمکێکیان بەرکەوتووە چ ڕۆڵێکیان گێڕاوە. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بایكۆتكردنی کاڵا و شتومەکی تورکی لەلایەن کوردانی باشووری کوردستانەوە لە هەمبەر کاردانەوەیان بۆ هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ئەم بایکۆتە چۆنچۆنی دەتوانێت کاریگەریەکی باش دروست بکە کە شارەزایەکی بوارەکە و شارەزایەکی بوارەکەم ڕۆ قسە لەسەر ئەو پرسە گرنگەمان بۆ دەکات. ئەمانە کۆی ئەو بڕگە و بابەتانە بوون کە ئەمڕۆ لە بەرنامەی پەیامی ڕۆژ و لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئێوەی عزیز بینەری دەبن و تا کۆتایی بەرنامە ئومێد دەکەین بینەر و ئامادەی بەردەم شاشەکانی کەناڵی ئاسمانی پەیام بن. بەڵازیان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. پێکەوە دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و ئاشنا دەبین بە گۆڕانکاریەکان لە نرخی دراوەکاندا. دەچینە لای بڕگە یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرمونون با پێکەوە بینەریان.
28 دەی ساڵی 1970 کۆچی دوایی بیریار و پیاوی تێگەشتووی ئەدەب و فیکر و مێژ و ئاین دکتۆر تەها حوسێن کە بە عەمیدی ئەدەبی عەرەبی ناوی دەرکردووە. دکتۆر تەها حوسێن کە لە 18 ساڵی 1889 لە گوندی عیزبەت ئەلکیلو لە میسر لەدایک بووە. سەرەتا لە زانکۆی ئەسەر و پاشتر لە فەڕەنسا خوێندوویەتی. هەر لە فەڕەنساش سوزانی ناسی کە پاشتر بوویە هاوسەر و یارمەتیدەرێکی باشی لە هەموو ژیانیدا. دکتۆر تەها حوسێن لە تەمەنی سێمانگیدا بینایی هەردوو چاوەکانی لەدەست دەدات کەچی بەو بێچاویەشەوە بوویە ئەستێرەیەکی گەشی ئاسمانی ئەدەب و شیعر و فیکری میسر. دکتۆر تەها حوسێن لە نووسین و لێکۆڵینەوەکانی خاوەنی هەردوو سیفەتی جورئەت و فیکر بوو کە نووسینەکانی تەواو کاریگەر کردبوون تا ئێستاش کتێبەکانی چاپ دەکرێنەوە. لە پەراوێزی ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. هەروەها ئاژاوی گەورە شەهیدبوونی عوسمان و عەلی و کوڕەکانی، ڕۆژگاری ژیانم، شەیخین ئەبوو بەکر و عومەر، فەلسەفەی کۆمەڵایەتی ئیبن خەلدون لە کتێبە دیارەکانی دکتۆر تەها حوسێن و لە بوارە جیاوازەکاندا زیاد لە 55 کتێبی نووسیوە. 28 دەی ساڵی 1968 لە ناوچەی ڕەواندز مەلا مستەفای بارزانی و عەبدوڕەحمان عارفی سەرۆکی ئەوسای عێراق چاویان بەیەکەوت و خەڵاتیان بەخشیە یەکتر و لەسەر مافی کورد ڕێگە چارەیان دانا. ئەوەش بەهۆی پێشکەوتنی چالاکی سەربازی شۆڕشی ئەیلول هات دژی حکومەتەکەی عارف کە سەرکەوتنی گەورەی بەدەست دەهێنا و ئەم کۆبوونەوەیش تەنها بۆ خۆڕێخستنەوەی هێزەکانی عێراق بوون کە پاشتر هەڵیان کوتایە سەر کوردستان. 28 دەی ساڵی 1990 کۆچی دوایی هونەرمەند و شاعیری ناوداری کورد حەمە ساڵح دیلان لە تەمەنی 63 ساڵیدا ناوبراو ساڵی 1927 لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە. هەم شاعیر و هەم هونەرمەندێکی دەنخۆش بووە و تەواوی بەرهەمەکانی بۆ بواری نەتەوەی و خۆشەویستی نیشتیمان تەرخان کردبوو. هەروەها شیعری شاعرانی وەک نالی و ماحوی و گۆران و هێمنیشی کردبوونە گۆرانی. سێپشتی بنەماڵەکەی مەلا بوون و کوڕی مەلا ئەحمەدی کوڕی مەلا ساڵحی کوڕی مەلا قادرە. 28 دەی ساڵی 1937 لە باکووری کوردستانی ژێردەسەی تورکیا و لە چیای ئاراراتەوە چاخماخەی شۆڕشی کاریگەری نەتەوەی و بەسەرکردایەتی ئەحسان نووری پاشا سەرۆکی پارتی خۆی بوون لێدرا دژی حکوومەتی مستەفا کەمال ئەتاتورک و بۆ سندنی مافەکانی گەلی کورد. بەڵام هەرزوو شۆڕشەکە هاوشێوەی شۆڕشانی پێشخۆی پوکایەوە و سەرکوت کرا. ناوی شۆڕشەکەی ئەحسان نووری پاشا ناونرابوو بە شۆڕشی ئاگری داخ. 28 دەی ساڵی 2011 پاش هەرەسێنان و ڕوخانی حکوومەتەکەی زەین العابدین بن عەلی لە تونس و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە وڵاتەدا بزوتنەوەی نەهزەی ئیسلامی سەرکەوتنی بەرچاوی بەدەستێنا بە سەرۆکایەتی ڕاشید غەنووشی. 28 دەی ساڵی 1985 میخائیل گۆرباتشۆف بووە سەرۆکی کۆمارە یەکگرتووەکانی سۆڤیەت و لەو پۆستە مایەوە تا ساڵی 1991 و سەرنجام پەرسترۆکای ڕاگەیاند کە هەڵوەشاندنەوەی کۆمارەکانی سۆڤیەتی بەدوای خۆیدا هێنا. 28 دەی ساڵی 1956 لە دایکبوونی مامۆستای زانکۆ و سیاسەتمەداری ئێرانی دکتۆر مەحموود ئەحمەدی نەژادی سەرۆکی پێشووتری کۆماری ئیسلامی ئێران و برەودەر بە بەرنامە ئەتۆمیەکەی ئەو وڵاتە کە بووە شەشەمین سەرۆک کۆماری ئەو وڵاتە ناوبراو لە هەڵگرساندن و سەرخستنی شۆڕشی گەلانی ئێراندا ڕۆڵی کاریگەری هەبوو و کەسێکی نزیکی هەردوو ڕێبەری شۆڕش بووە. هەروەها لە داڕشتنی سیاسەتی دەرەوەی ئێران و ململانی ئەمریکادا ڕۆڵی کاریگەری گێڕاوە بە جیاواز بە سەرکردەکانی تری ئەو وڵاتە و بە یەکێک لە داکەسایەتیە کاریگەرەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرێت. دکتۆر مەحموود ئەحمەدی نەژاد سەرەتا خۆی بۆ پۆستی سەرۆکی شارەوانەکانی تاران هەڵبژارد و سەرکەوتنی بەرچاوی بەدەستێنا و پاشتریش بۆ ماوەی 2 خول بووە سەرۆکی ئەو وڵاتە. ڕۆڵ و کاریگەری دایک دەکەین لە پەروەردەی منداڵدا. بێگومان
هەمیشە جەختمان لەسەرەوە کردوتەوە کە منداڵێکی پەروەردەکرا و منداڵێکی ئاراستەکرا و منداڵێکی سەرکەوتوو لە کۆمەلگا بەرەنجامی پەروەردەی دایکە. بەڵام بەلا ڕێداچوون و هەڵدێران و خراپەروەردەبوونی منداڵ پەیوەندی بە دایکەوە نییە، چونکە سەرنجام هەزارەها هۆکار هەن بۆ بەلا ڕێدابردنی مناڵ لە کۆمەلگەدا. کەواتە ئەگەر سەرکەوتنی منداڵ و ئاراستەکردنی منداڵ پەیوەندی بە دایک و بە پەروەردەکەیەوە هەبێ، ئەوە بەلا ڕێدابردن و خراپەروەردەبوون و سەرنجام بە دێوەزمبوونی منداڵ لە کۆمەڵدا لە کۆمەڵگەدا هیچ پەیوەندێکی بە دایکەوە نیە. ئەویش تەنها وەکو باوک وەکو کۆمەڵگە وەکو شاشەکانی تیڤ لەوە چێ بەشێکی بەرپرسیارەتەکەی بەر بکەوێت. کەواتە شتێکی دروست و باش نییەکەوە تەواوی خراپەکانی منداڵ بخرێتە ئەستۆی دایکەوە. عامری کوڕی عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە ماڵمانەوە منیش مناڵێکی بچکۆلە بووم، ویستم بە کاریگەری هاتنی پێغەمبەری خوا بچمە کۆڵان و یاری بکەم. دایکم پێی وتم وەرەوە ماڵەوە شتێکت دەدەمێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بە نیازی چ شتێکی بەدێ؟ لە مشتیدا فەرمووی خورمایەک. فەرمووی ئەگەر بەهاتایە و خورمایەک نەبووایە پێت نەدایە وا تۆ درۆیەکت لەسەر دەنووسرا. بەم جۆرە پێغەمبەری خوا ئەم دایکە فێر دەکات کە بۆ بەڕێکردنی کاروباری ژیانی خۆی نابێ بە هیچ جۆرە خەڵەتاندن و فریودان یا درۆکردن بەرامبەر بە منداڵەکەی بەکاربێنێت کە کاریگەریەکی سلبی لەسەر پەروەردەکەی جێدەیەڵێ. بۆ قسەکردن لەسەر گرنگی ڕۆڵی دایک و کاریگەریەکەی لە پەروەردەی منداڵدا میوانداری زۆر بەڕێز خاتم مرواری محەممەد چالاکی بواری مافەکانی ئافرەتانمان کردووە. خاتم مرواری زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر دەستخۆشتان لێ یەکەم سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە. سڵاو ڕێزمێ بۆ بیناریان بە ڕێزی کەناڵی ئاسمانی پێیان. دیارە ئەم بابەتی کە هەڵتان بژاردەوە دەستان خۆشوێ بابەتێکی گرنگ و فراوانە و دایک ڕۆڵی سەرەکی تێدا دەبینێ بە حکمی ئەوەی کە بەردەوام دایک مناڵەکان لە دەوری دایکیان کۆ دەبنەوە. دەکری ئێمە لێرەدا ئەم بابەتە پۆلێم بکەین بۆ سێ قۆناغ بۆ ئەوەی لە کاتی بەرنامەکە بتوانین سوودێک بە بینەرانی بەڕێز بگەێنین. قۆناغ یەکەم پەروەردەی منداڵ و کە دایک و هەم باوکیش ناتوانین ئێمە لێرەدا ڕۆڵی باوک فەرامۆش بکەین، چونکە هەردووکیان هاوبەشن و بەس زیاتر دایک لە هەندێک ڕۆوە تەسیر و کاریگەریە هەندێک ڕۆڵش هەیە تایبەتە بە دایکەوە. سەرەتا پەروەردەی منداڵ لە پێش هاوسەرگیریەوە دەست پێ دەکات. گرنگە هەر کاتێک کوڕێک و کچێک دەیانەوێت ئەم پرۆسەیە جێبەجێ بکەن ئەبێ بیر لەوە بکەنەوە، ئەبێ زۆر بەوردی هەنگاو بنێن بۆ ئەم پرۆسەیە کە بەڕاستی پرۆسەیەکی گرنگە لە ژیانی ئەم دوو تاکەدا. گرنگە کچێک بزانێت چ کوڕێک هەڵدەبژێرێ و چ کوڕێک دەکا بە باوکی منداڵەکانی و بە هەمان شێوە کوڕەکەش زۆر گرنگە زۆر ورد بێ لە هەڵبژاردننی هاوسەرەکەی بزانێت چ ئافرەتێک دەکا بە دایکی منداڵەکانی، چکە بەڕاستی سبەینێ ڕنگدانەوەی لەسەر هەردوو لایەن دەبێ، هەردوو لا ڕنگدانەوەی لەسەر منداڵەکە دەبێ. بۆیە پێش هاوسەرگیری پەروەردەی منداڵ دەست پێ دەکات. خاڵێکی تر قۆناغی دووەمی پەروەردەی منداڵ حاڵەتی دووجانی ئافرەتە دەست پێ دەکات. دەوانەیە بپرسێ بۆی ئەنی ئەم حاڵەتە منداڵ لە سکی دایکیدا کۆرپەلەیەک چ تەسیر و کاریگەریە؟ بێگومان تەسیر و کاریگەری زۆری هەیە. ئافرەت لە کاتی دووجانبوونیدا یەکێکە لەو شتانەی کە پێویستە کە گرنگە بووی بۆ پەروەردەیەکی جوان و تەندروست بۆ ئەوی منداڵێک و تاکێکی تەندروست بێنێتە دنیاوە، چکە ئەگە منداڵ بە تەندروستنیاتە دنیا دیارە پەروەردەکەی قورستر دەبێ، پەروەردەکەشی لاروێر و خوار دەبێ ئەگەر تەندروست نەبێ. بۆیە گرنگە دایک یەکەم شت کە گرنگی پێ بدا جۆرەکانی خواردن و خۆراک، ئەبێ خواردنی هەمە جۆر بخوا و ئەو خواردنانی کە دایک حەزی لێ دەکات لە کاتی دووجانیدا زۆر لە زانایان دەڵێن ئەو خواردنە ئەو ڤیتامیناتی تێدا کە پێویستی منداڵەکەیە. بۆیە گرنگە گرنگی بە خۆراکەکانی بدا لە کاتی دووجانیدا. خاڵێکی تر ئەو ئافرەتانی کە مدمینین بە مادە هۆشبەرەکان یان جگەرە کێشن بەڕاستی هەرچێکیان کردووە گرنگە لە کاتی دووجانیدا واز لەم حاڵەتە بهێنن دەبێت خاتی کۆرپەکەیان. خاتم مرواری بێگومان فەرمودەیەکمان هەیە کە قۆناغەکانی منداڵی بە سێ حەوتی وەکۆڵێ جیاکاتەوە. حەوتی یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ با بۆ خۆی بێ، حەوتی دووەم باوە گەتوانێ یا دایک پەروەردەکارێکی باش بێ، حەوتی سێمیش وەکو هاوڕێ لەگەڵ یا بژی تا بتوانێ ئەو ئەزمونەی کە هەیەی بۆ منداڵەکەی بگوازێتەوە. گرنگی پەروەردە لە دوای لە دایک بوونەوە با ئێمە لەوەوە دەست پێ بکەین. کاتێک کە منداڵمان ئەبێتە 7 ساڵ و ئەی خینە بەر قۆناغی بنەڕەتی خوێندنەوە، ئەو کاتە دایک و باوک چه ڕۆڵێکەوێتە سەرشانیان، بە تایبەت دایک چۆن دەتوانێت پەروەردەیەکی دروست و ڕەسەنی مناڵەکەی بکات. بەڵێ دیارە زانانی علمی نەفس دەڵێن پەروەردەی منداڵ لە تەمەنی 5 ساڵەوە دەست پێ دەکات. لەوانەیە بڵێ منداڵ لە 5 ساڵ لە هیچ شتێک تێناگات، بەڵام بە پێچەوانەوە زانایان دەڵێن لە زۆر شت تێدەگات و یەکێک لە ئەرکە گرنگەکانی دایک و باوک دوای لە دایکبوونی منداڵ گرنگە ناوێکی خۆشی لێ بندێ. ئەمە خاڵێک بۆ ئەوەی شانازی بە ناوەکەی خۆی بکات، پێی تەریق نەبێتەوە بەم ناوە، هەتا لە ڕۆژی قیامەتیشا کە بە ناوی خۆی بانگ دەکرێت بە ناوی خۆی دایکەوە گرنگە ئەم ناوە ناوێکی خۆش بێ. و هەروەها
ئەم تەمەنی 5 ساڵێک کە تەمەنێکی ناسکی منداڵەکەیە بەڕاستی دەتوانرێ هەڵەکانی بۆ ڕاست بکرێتەوە ئامۆژگاری بکرێ وەفێری ڕێزگرتنی بەرامبەر بکرێ ئەم منداڵە ئەبێ گرنگی پێ بدرێ لەم تەمەنی 5 ساڵدەوە پێشینانیشمان قسێکی جوانێن هێڵێن دار ئەگەر بە نەرمی نەچەمێتەوە دوایی ناچەمێتەوە چکە بەڕاستی تا منداڵ گەورەتر بێ و بچێتە قۆناغی سەروتر پەروەردەکردن قورستر دەبێ ئەگەر لە تەمەنی 5 ساڵێەوە ڕای نهێنی لەگەڵ کۆمەڵێ بابەتی عەقیدەی دامەزراندنی عەقیدە جۆڕایەڵی ئەم شتانە بەڕاستی لە دواییدا قورستر دەبێت پەروەردەکردنەکە چکە گوێ لە دایک و باوکی ناگرێ و کاتێککە گەورە بوو زۆربەی زانایانی عیلمە نەفس ڕەئیان وایە کە منداڵ لە تەمەنی 5 ساڵیدا قۆناغێکی زۆر گونجاو لەبارە بۆ پەروەردەکردن بۆ ئامۆژگاریکردن بۆ هەڵەکانی بۆ ڕاستکەیتەوە زیاتر گوێ دەگرێ وەکو دارێکی نرم وایە دەتوانی بە ئارەزووی خۆت بە هەر جۆرێک بتەوێ بیچەمێنیتەوە بەس کاتێک کە دارەکە ڕەقبوو ناتوانیت تۆ بیچەمێنیتەوە گرنگترین ئەو ڕۆڵانی کە دەکەوێتە ئەستۆی دایک بۆ پەروەردەکردنی مناڵ چییە؟ ئەو ڕۆڵانە کامانن کە لە پەروەردەکردنی دایک لە باوک جیان دەکاتەوە وتمان ئەو تایبەتمەندیانە جارێک کە کۆرپەرەی لەسکی دایکتە ئەمانە تایبەتن بە دایکەوە ئەمە پەیوەندی زۆر بە باوکە نیە تەنها ژینگەکە پەیوەندی بە باوکیەوەیە کە بتوانێت لەگەڵ هاوسەرەکەی ژینگەیەکی ئارام بڕەخسێنێ بەڵام هەندێک تایبەتمەندی هەیە کە خودی دایکەکە تیدا بەرپرسیارە بە تایبەتی قۆناغی کۆرپەلا کە بەبێ ڕاوێژی دکتۆر عیلاج و شت نەخوات دەرمانی بەکارنێنە بەبێ ڕاوێژ دکتۆر چکە ئەم دەرمانانە ڕاستەوخۆ زەرەد و سلبیات هەیە و کاریگەری لەسەر کۆرپەکە هەیە بەڵام دوجارم کاریگەریانە لەسەر جەستەی ئەو کۆرپەیە دروست دەکات لێرەیە مەبەستمان لە پەروەردەکردنە کە چۆن پەروەردەیەکی تەندروستی مناڵ بکەین ئەم دوگانە چە کاریگەریەکیە بێ لەسەر پەروەردەیەکی تەندروستی منداڵ ئێستا من هەندێک خاڵ باز دەکەم یەکێک لەو خاڵانە کە کاریگەری هەیە لەسەر پەروەردەی تەندروستی منداڵ ئەوەیە کە دایکەکە خۆی بپارێزێ لە هەڵچوون و انفعالات چونکە ئەم هەڵچوونەی دایکەکە بەڕاستی تەئسیر و کاریگەری خراپی هەیە بەسەر منداڵەکە بۆ تەندروستی منداڵەکە وتمان ئەگەر منداڵێکی تەندروست نایاتە سەر دنیا بەڕاستی پەروەردەکردنەکەشی تەندروست نابێ چونکە لە کاتێکدا کە منداڵێک بنا تەندروستی بنەخۆشی بێتە سەر دنیا پەروەردەیەکی سەقەتتر دەکرێت چونکە تۆ ناتوانانی پەروەردەی منداڵێکی نەخۆش بە جوانی بکەیت ئەو پەروەردەیەکی کە بە خۆت مەبەستە بۆیە گرنگە هەوڵ بدەی منداڵێکی تەندروست بێنێ ئاراوە خاڵێکی تری زۆر گرنگ ئەوەیە کە لایەنی تێڕوانینی دایکەکە بۆ کۆرپەکەی کە ڕاستەوخۆ تەئسیر دەکات سەر کۆرپەکە جاری وایە دایکەکە کاتێک کە ڕەگەزی منداڵەکەی دەزانێت ناڕەزا بوونێک دەردەبڕێ لە دڵی خۆیدا لە نەفسیەتی خۆیدا ئەمە کاریگەری زۆر خراپی هەیە بۆ سەر منداڵەکە لەوانەیە زۆر کەسانی بڵێ ئەم کۆرپەیە چاستێکی بەڵام هەموو هەستێکی چکە لە دایکەوە هەموو شتێکی وەدەچێت دوجار ئەو کۆرپەیە کە لە دایکە بێ و کاریگەری سلبیانە چین کە لەسەر ئەو کۆرپەیە دروستە بێت یەکسەر ڕاستەوخۆ ئەم ناڕزایی دایکە ئەگوازرێتەوە بە کۆرپەلەکە باوەڕکە یعنی هەر تونند و تیژێک هەر شتێک لە ئەگەر هەڵچوونێکی ئەو دایکە بۆ منداڵەکە دەگوازرێتەوە دوجار کە منداڵەکە لە دایک دەبێت جۆرە هەڵچوونی هەیە وەکو بڵێ نیگەرانیی هەیە بەو منداڵی نیگەرانیی هەیە هەست بە هەموو شتێک دەکات منداڵ خاتون دواری ئەستا هەندێک منداڵ دەزانین کە گەیشتۆچە قۆناغی ناوەندی بەڵام دەبینین کە ئەقڵێتێکی وەک مناڵانەیە هەیە بە جۆرێک لەگەڵ دایک و باوکیان تەسەڕوفاتەکان کام دایکە هەست بە گەورەبوون هەست بە عەقڵبوونی ئەم مناڵەی ناکەن دوجار ئەمە کاریگەری ئەوە نابێت کە ئەو دایکە هێشتا وەکو منداڵێک تەعاملی لەگەڵدا دەکات هێشتا وەکو منداڵێک تووڕ ئەبێلی دەنگ بەرزەکاتەوە بەسەریا کەواتە مەفروزە کە دایک بە جۆرێ پەروەردە یان بە جۆرێک تەعامل مامەڵە لەگەڵ منداڵەکەیدا بکات کە وەکو هاوڕێ بن کە تونند و تیژی بەرامبەر نەنوێنێ کە هەست ئەو مناڵە هەست بەوە بکات کە گەیشتۆتە قۆناغێکی گەورەبوون دایکی ئومێدی پێی هەیە ئەمانە تووڕەبوون ینی بە شێوەیەکی گشتی تووڕەبوون یان تەعاملێکی نادروستی دایک بەرامبەر بە منداڵەکەی چ کاریگەریەکی خراپی لەسەر منداڵە دروست دەکات بێگومان دایک ئەبێ زۆر خۆی پارێزە لە هەموو تووڕەبوونە هەڵچوونێک لە هەموو قسەیەکی نەشیاو بە منداڵەکەی لە هەموو ناڕازیبوونێک گیان لەوەی کە جاری وایە هەندێک لە دایکان و باوکان لەگەڵ ڕێز و حرمەتی زۆرم بۆ هەموو دایک و باوکێک هەست بە نەقص و عیب و عارێک دەکات بە ئەم منداڵی کە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە توێژینەوە کراوە لە ئەڵمانیا لەسەر دوو چینی منداڵ ئەوانی کە بەردەوام تونند و تیژیان بەرامبەر کراوە ئەوانەی کە بواریان بۆ نەڕەخسێنراوە لە بوارەکانی خۆیاندا وە کۆمەڵک مناڵی ترکە لە هەموو بارەکاندا هەموو خۆشیەکیان پێ بەخراوە ژنگەیەکی ئارامیان بۆ ڕەخسێنراوە تەئسیر و کاریگەری لەسەر بەشی پێشەوەی مێشکیان هەبوو ئەو منداڵانەی کە توتونجیان بەرکراوە کە قسەی ناخۆشیان پێوتراوە قسەی زبر و لایەنی دەرونی و عاتفی ئەم منداڵە چکە بەڕاستی ئەو قسەگە تونند و تیژانە ئەو تونند و تیژانەی دەرونی و جەستەیی تەئسیر و کاریگەری لەسەر فکر و کۆمەڵایەتی منداڵەکە ئەمانەی هەموو دوا دەکەوێت گەشەی دوا دەکەوێت ئەنجا بەراوردکردنی منداڵەکانی خۆت بە منداڵێکی ترێت یان بەراوردکردنی منداڵی خۆت بە منداڵی خەڵکی ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر منداڵەکان گەشەی مێشکیان پێی دوا دەکەوێت بەشی پێشەوەی مێشک کە ئیشی بەشی پێشەوەی مێشک نەخشەدانانی ئاڵۆزە بڕیاردانە کە ئەمە تووشی خەلەل دەبێت
ئەو توێژینەوەی کراوە لە ئەڵمانیا کە کاریگەریەکی زۆریان بەدی کردووە ئەنجامێکی سەرسوڕهێنەری هەبوو ئەو منداڵانەی کە تونند و دیجیان بەرامبەر کراوە زەرەدی لەم بەشەی مێشکانداوە. ئێمە گیرۆدەی دەستی ئەوەین زنجیرە دراماکان و پەروەردەیەکی خراپەکە دایک زۆر جار وەختی خۆی هی بە هیچ شێوێ قبوڵی ناکرد کە منداڵەکەی شەوێک تەنانەت لە ماڵی خوشکەکەی یا هێوەرەکەی بمێنێتەوە. بەڵام ئێستا دایک بێئاگاه تا چواری بەیانی نازانێت منداڵەکەی لەکوێیە، دەچێتە نێرگەلەخانەکان، دەچێتە کافتریاکان، لەسەر شەقامەکان دەمێنێتەوە بەکارهێنەری یاری ئەلکترۆنیەکان و زنجیر تۆڕە کۆمەڵایەتەکان لە ماڵیشەوە خێزان بۆ خۆی بە شێوەیەک بەرامبەر شاشەیەک دانیشێ سەیری زنجیرە درامایەکە کە نزیکەی ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ بەردەوامە. مەبەستمان لێرە ڕۆڵی دایکە بابین بۆ قۆناغێکی 12 ساڵی هەم بۆ کچ هەم بۆ کورد دایک دەبێت چ ڕۆڵێ بگێرە لەوەی کە مادامێکی خۆی حەزی لە زنجیرە درامایەکی تورکیە بۆچی پێویستە مناڵەکانیش پێوە بسووتێنێت. دایک دەبێت چ ڕۆڵێ بگێڕێ لە بەرامبەر ئەو هێرشە تەکنەلۆژی و ئەخلاقی کە لە ڕێی زنجیرە دراماکان تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دێتە نێو خێزانەکەی و مناڵەکەی پێوەیە سووتێ. بەڕاستی زۆر گرنگە دایک دەبێت زۆر وشیار بێ، زۆر ڕۆشنبیر بێ، بتوانێت لەگەڵ کچەکەی و هەم لەگەڵ کوڕەکەی هاوڕێیەکی زۆر خۆشەویست بێ. یەکێک لە خەلەلەکانی پەروەردەی مناڵ لە وڵاتی ئێمەدا لە کۆمەلگای ئێمەدا بەڕاستی ئەوەیە کە دایکان لەگەڵ کچەکانیان و هەم لەگەڵ کوڕەکانیان ئەو هاوڕێیەتێنە کە پێویست دەکا کە کوڕ و کچەکان هەموو شتێکی لەلا دەرببڕن. ئەوان دڵی خوانیان بۆ ناکەنەوە بۆ منداڵەکانیان، بۆیە منداڵەکان بە ناچاری کەسێک کە هەڵدەبژێن و نهێنی دڵی خوان لای ئەوان دەکەن. بەڕاستی ئەمەش سلبیاتی زۆری هەیەوە. ئەم درامانش کە زەربەیەکی زۆری لە کۆمەلگاکەمان داوە بەداخەوە دایکان هیچ ئاگایان لە منداڵەکانیان نەماوە. تەنانەت کچەکەی لە زانکۆیە خۆ لەم تەمەنی زانکۆیشدا منداڵ کچ بە تایبەتی هەر پێویستی بە ئامۆژگاری دایکیە. من ئاگام لێ کچ هەیە بە هەفتە دایکی ناپرسێتەوە تەلەفۆنێکیشی بۆ ناکا بڵێ چ دەکەی و چی ناکەی. بەڕاستی ئەمە زۆر هەڵەیەکی گەورەیە لێنەپرسینەوەی دایکان لە کچەکان لە کوڕەکان ئەبێت چاودێریان بکەن، ئەبێ هاوڕێی باشیان بۆ هەڵبژێرن چکە بەڕاستی ئەوەی تۆ دەیکێ بە چەندین سعات لە ئامۆژگاری و نەسیحەتی منداڵەکەت و هەڵسوکەوت لەگەڵی بە چارەکێک بە 9 سعات هاوڕەیەکی دەتوانێت هەمووی بسڕێتەوە. بۆیە گرنگە دایکان ببنە خۆشەویستترین هاوڕێ، بە تایبەتی دایک چکە بڵێ نەڵی دایک کەسی یەکەمە لە ماڵدا کە بە بەردەوامی لەگەڵ منداڵەکانە زیاتر لە دۆریکن باوک لەوانەیە لە دەرەوە کار بکە ئەوەندە ئاگای لە منداڵەکانی نەبێ. پێویستە دایک بەڕاستی بەڕێوەبەرێکی باش بێ، ڕۆشنبیر بێ لە بابەتی بوارەکانی پەروەردەی منداڵدا خۆی ڕۆشنبیر کە بتوانێت ببێ بە هاوڕێیان شەرم لە یەکتری نەکەن. شەرمکردنی دایک و کچ بەڕاستی کارەساتە کچەکە لای ڕەفیقێکی شت بڵێ بەڵام لە ڕووی لای دایکی بڵێ کە ئێستاشی لەگەڵا بێ لەگەڵ ئەوەی کە ئێمە گەشتوینە سەدەی 21 و ئەڵین سەدەی پێشکەوتن و کرانەوە و ئەم شتانەی، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستاش لە کۆمەڵگای ئێمەدا دایک و کچ وەکو دوو هاوڕێنین. ئێمە لە قوتابخانەکە زۆر لە قوتابخانە زۆر ئامۆژگاری دایکانەکەین لە کاتی کۆبوونەوەی دایکانە پیان ئەڵین کە لەگەڵ کچەکانتان تکایە هاوڕێ بن و مامۆستایانیش پێویستە لە سەریان کە ئەوانیش پەروەردەکارێکن ڕۆڵی دایک ببینین لە قوتابخانەکاندا لە ئامۆژگاریکردنی کچەکان. قسەیە تا چەندە ڕاستە کە دەوترێت منداڵێک کە پەروەردەیەکی تەندروستی هەبێت یاخود بە پێچەوانەوە پەروەردەیەکی خراپی هەبێت هەموو ئەرکەکەی دەکەوێتە سەرشانی دایک. زیاتر ئەم ئەرکە دەکەوێتە سەرشانی دایک چونکە بە حکمی ئەوەی کە باوک زیاتر لە دەرەوەی و لە دەرەوە ئیشەکات. ئەم وتەیە تا چەندە ڕاستە؟ ئێمە ناڵین لە 100% ئەم وتەیە ڕاستە. چکە ناکری وتمان ڕۆڵی باوک فەرامۆش بکەین. باوکیش پێویستە ڕۆژانە، هەفتانە، مانگانە ئەگە هیچ نەبێ دانیشن، ئەگە هیچ نەبێ لەسەر سفرە و خوانەکان لەگەڵ کچ و کوڕەکانی دانیشن کۆمەڵی ئامۆژگاریم کە لەوانەیە هەندێک باوک زۆر مەشغەڵەت ئەبێ لەو کاتە دایکەکە ڕۆڵی باوکەکەش ببینێ. ئێمە ناتوانین ڕۆڵی هیچیان فەرامۆش بکەین، بەڵام بە حکمی ئەوەی کە دایک 9 مانگ منداڵ کۆرپەلە لەسکی دەگرێ کە دایک وتمان پێش هاوسەرگیری دەبێ هەوڵی ئەو بدە هەم دایک هەم باوکە بزانێت چی هەڵدەبژێرێ و لە دوای پەروەردەکردنەکەشدا زیاتر دایک لە ماڵەوەیە. ئەو دایکانی کە زیاتر لە ماڵەوە وڵا هەندێک کەسی شەیە کە باوک و دایکە بەڕاستی هیچیان لە ماڵەوە نین، ئەمە بێ بە هەردووچیان هاوکاری یەکتر بن چکە ناتوانین ڕۆڵی هیچیان بۆ هیچیان فەرامۆش بکەین. بەڵام زۆر جار ئەبینین خاتون کە منداڵێک دایکی وەکو هاوڕێ وایە لەگەڵیا زۆر ینی باشە بێ لەگەڵیا وەکوی کە باسی کرە بنە دوو هاوڕێ، بەڵام دوجار ئەو منداڵە ئەو باشی و ئەو هاوڕێتی دایکی ئیستیغلال دەکات. ینی هیچ ترسێکی بەرامبەر بە دایکی نامێنێت، هیچ ڕێز و احترامی بەرامبەر بە دایکی ناگرێت. ینی دایکی چێ بڵێ بەگوێ ناکات. کەواتە ضرور نییە لە هەندێک حاڵەتا کە دایک ئەبێت تونند و تیژی بەکاربێنە بەرامبەر بە مناڵەکەی، لە هەندێک حاڵەتا کە ئەبێ تۆڕەیی بەکاربێنێت نەک زیاتر نەرمونیانی. ینی بەشێکی گشتیەکە زیاتر نازبێ بە مناڵەکە دەم نازە ئەقۆزێتەوە و خراپتر بەکاریهێنێت. بەڵێ ئێمە ناڵێن نازێکی وای باتێ لە سنووری بەرێتە دەرێ، ئەبێ هەموو شتێک حەدی وەسەتی خۆی هەبێ. بەڕاستی هەتا مامۆستا کە مامۆستایە لە هەندێک حاڵەتدا پێویستە مامۆستایەکی دیکتاتۆر بێ. ئەگەر زانی کاتێک قوتابیەکان ئیستیغلالیەکەن ئەبێ حاڵەتێکی شێوازەکەی بگۆڕێ. بەڕاستی دایکیش کە زانی مناڵەکەی بۆ جۆرە لە سنوور دەرێتچێ ئەبێ زوو بیهێنێتەوە.
زوو ئاگاداری کاتەوە شێوازی پەروەردەکەی خۆی بگۆڕێ ئەگەرزانی بەو جۆرە بەس ئەگەر منداڵێک عاقڵ بێ بە تایبەتی ئەو منداڵانێک کە بڵێ لە تەمەنی 12 ساڵیدان و بە پەروەردەیەکی جوان و ئیسلامی ڕەسەن پەروەردە دەکرێن پێم وانە بەو جۆرە بن ئەوەی من بینیومە لە ژیان و تەجروبەی خۆمدا من ئەو منداڵانە دەبینم کە لەگەڵ دایکیان خراپن کە لەگەڵ دایکیان ڕقن کە پەروەردەی ئیسلامینی بەڕاستی کە هیچ لە دینی خۆی پەروەردگار شارەزانین دوایش هەرچەندە ئامۆژگاری دەکرێن هەتا تێدەگەن زۆری پێدەچێت ئەوانە بەڕووی دایکیاندا هەڵدەشاخێنەوە بەس منداڵێکی دیندار و ڕێکوپێک و کە پەروەردەی دەستی کەسێکی دیندار بێ پەروەردەی دەستی کەسێکی بە ئەخلاق و ڕەوش بێ دایکێکی ڕێکوپێک بێ پێم وایە زۆر بە پەنجەی دەست ئەژمێری ئەوانە بتوانن چاکەی دایکیان ئیستیغلالکەن ئەوەی کە چاکەی دایکی و سۆز و ئەتفی دایکی ئیستیغلالەکە بەڕاستی کەسێکە کە هیچ لە دین تێنەگەشتووە پەروەردەکەشی دیارە پەروەردەی دایکەکەش هەر پەروەردەیەکی سەقەتوە ئەگەر ئەگە پەروەردەیەکی تەندروست و ڕێکپێک بێ اللهم مەگە هەر خوای پەروەردگار مەیلی بیانی ئەو مناڵە بە جۆرێک دایکی پێتاقی بکاتەوە ئەگەر نا مناڵێکی بەو جۆرە پەروەردەکراو لە دایکی هەڵناگەڕێتەوە بەو جۆرە ئەو نەرمونیانی خۆشەویستی دایکی پێم وایە نەتوانێت ئیستیغلال بکە لەوانێ ئەوانە بە پەنجەی دەست بژمێرێن و زۆر کەم و دەگمەن بن ئەگە ناگە پەروەردەیەکی جوان بێ دایکێکی ڕۆشنبیر دایکێکی بەڕێز دایکێک کە بێتە هاوڕێ لەگەڵ منداڵەکەی ئەو منداڵە نەتوانێ مەگەر هەر زۆر بێوەفا بێ ئەو منداڵە کەواتە پەروەردەیەکی تەندروستی منداڵ لەلایەن دایکەوە ئایا پڕکردنەوەی خواستەکانیەتی یاخودەوێت کە بە شێوەیەکی باش و تەندروست ئەم دایکە ڕێنیشاندەرێکی باش بێ بۆ منداڵی بەڵێ مەرج نییە پڕکردنەوەی خواستەکانی بێت چکە ئێمە زۆر کەس ئەبینین کاتێک گەنە قوتابخانە بەلا مندایکانەڵێ بەخوا من هەموو ژیانیم بۆ ئەوە کردووە ژووری تایبەتم بۆ کردووە چیم بۆ ژوورم بۆ ڕازاندوێتەوە ئەنتەرنێتی لێ و کۆمپیوتەری لێ و نەخێر ئەم خواستانە ئەبێت و هەندێک خواستەی لێ بگریتەوە لە مناڵەکە لە کاتێکە دەزانی ئەم خواستانە زەربەی لێ دەدا بەس بەداخەوە ئێستا خەڵک واتی نەگەشتووە لە خواستەکانی مناڵ وا دەزانێ هەرچی منداڵ پێی خۆش بوو دەبێت بۆی جێبەجێ بکرێت بەس دەبێت دایکەکە باوکەکە زۆر لەوە زیاتر ڕێوشنبیر بێ کە ئەم شتەی زەرێ لێ چکە ئەو منداڵە نازانێت کە زیانی بۆی هەیە ئەبێ دایک و باوکە ڕێگری لێ بکەن لەم شتانە ناوی ئەو شتانەی بۆ ئامادە بکەن بەهۆی ئەوەی کە ڕەفیقەکەی فڵانەشتیە ڕەفیقەکەی ئاوایە چکە ئێمە بینیمانە زۆر کەس ئەم ئامێرەکانی ڕاگەیاندن و موبایل و ئەنتەرنێت کە زۆر شتێکی باشە بەڕاستی زۆر کار بۆ ئاسان دەکە بەس منداڵ نازانێ بەو جۆرە بەکاری بێنێ و دەچێتە سەر کۆمەڵێک شتی خراپ و شتێک کە زەربە لە خوێندن و لە پەروەردە و لە هەموو شتەکانی دەدا بۆیە گرنگە بەلای ئێمەوە بەڕێی من ئەوە گرنگ نییە کە تۆ هەموو خواستەکانی بۆ بنیت چکە جاری وایە خواستی مناڵەکە خواستێکی لاروێرە ئەبێ تۆ ئامۆژگاری بکەیت ئەبێ هەڵەکانی بۆ ڕاستکەیتەوە ئەبێ بۆ ڕوویکەیتەوە ئەبێ ئەو شتانەی بۆ بکڕی ئەو شتانی بۆ دایکە ترسی ئەوە هەیە کە ئەم مناڵە هەست بە نەقسیەک هەست بە ناخۆشیە بکات کە هاوڕێکی هەیەی و ئەم خواستی بۆ پڕ نەکرێتەوە ئەمە دوجار کاریگەری خراپی نابێت لەسەر لایەنی دەرونی ئەم منداڵە یاخود بیرێکی خراپ بەرامبەر بەو دایک و باوکەی بیر بکات یان بە شێوەیەک بیر بکاتەوە کە بە خراپ لە دایک و باوکی تێبگات ئێستا شەی دەخان لە ئەوروپا مناڵ کاتێک هەڵەیەک دەکا دای دەنیشتنی گفتوگۆی لەگەڵا دەکەن ئەگەر دووبارەی کردەوە هەڵەکە کاتی گفتوگۆکەی بۆ زیاتر دەکەن بەڵام بەداخەوە لە لای ئێمە لەوانەیە جاری وایە منداڵ ئەگە هەڵەیەک دەکات دایکی یەک زلەی لە بنانجۆیدا کە نازانێ زەرەر و زیانی ئەم لێدانە چەندە زۆرە 200 بۆ 300 لە خانەکانی مێشکی دەکوژێن لەوانەیە لە ئەنجامدا ئەم داڵە منداڵێکی کڵۆڵیشی لێ دەرچێن بەس کاتێک گفتوگۆی لەگەڵ دەکەی دادەنیشی قسەی بۆ دەکەی زەرەر و زیانی ئەم هەڵەیی پێ دەڵی ئەو کاتە وردەوردە تێدەگا منداڵەکە چکە منداڵ بەڕاستی ئەوە نییە کە بڵی مەگەر منداڵێک لە ڕووی دەرونی و هەر تەواو نەبێ جاری وایە هەروتمان بە نەخۆشی هات پێتە سەر دنیا ئەم منداڵانە تێگەشتنیا زۆر لاواز بێ زۆر بە زەحمەت تر تێبگەن ئەگەرنا لە ئەوروپا بەو جۆرە ئامۆژگاری منداڵەکان دەکرێت دایان دەنیشێنن گفتوگویان لەگەڵ دەکەن هەتا لە تەمەنی 5 ساڵیدا یعنی لەوانەیە پرسی بڵی تەمەنی 5 ساڵی بووە یعنی کوا منداڵ لە شت تێدەگا بەس نەخێر لە 150 لە شتەکان تێدەگا لە 1000 کەلیمە تێدەگا لە کاتێکی زۆر کەمدا منداڵ مێشکێکی صافیە لە هەموو شتێک تێدەگا گفتوگویان لەگەڵ دەکەن و هەڵەکانی بۆ ڕاست دەکەنەوە لەم گفتوگوێشدا بەڕاستی منداڵ فێری ڕێزگرتنی بەرامبەرەکەی دەبێت بەڵام زۆر جارجۆرە منداڵێک هەیە کە دایکی یان باوکی استیغلال دەکات بەوەی کە میوانیان هەبێت زیاتر بیانی شتەگرێت هەرچەند پێی بڵێ ئەو دایکە پێی بڵێ بێدەنگ بەیان ئیشارەتێکی لێ بکە ئەم مناڵە زیاتر بیان و ئەگرێت و خراپتر داوای شتەکات لەلای ئەم میوانەیە ئەم دایک و باوکەی ئەحراجەکات لەم کاتەیە ئەبێت چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەو مناڵیان بکرێت ئایا ئەمەش دووبارە ناگەڕێتەوە بۆ پەروەردەیەکی ناتەندروست کە لەلایەن دایکەوە پەروەردەکرا بێت هەندێک جار هەندێک منداڵمانەیە ئێمە هەر بۆ خوان جوڵەیەکی زۆریان هەیە وزەیەکی زیاد لە حەدیان تێدایە بەڕاستی نابێت دایک و باوکیش منداڵیش وەکو شتێک دەڵی هەندێک جار دەبێت ڕێگاشی پێ بدڵی منداڵایەتی خۆی بکە تۆ لە هەموو شتێکش نابی هەردەستی بگری لە یاریکردنێک لە چوونە سەر قەنەفەیەک لە هەڵبەس و دابەزێک ئەگە تۆ هەر ڕێگاشی لێ بگری بەڕاستی ئەمەش دیسانەوە هەڵەیە ئەبێ لە هەندێک حاڵەتدا ڕێگای لێ نەگری ئەوەندە کپی نەکەیتەوە ئەوەندە سەری نەشکێنیتەوە چکە بەڕاستی منداڵ ئەگەر وەکو تۆ عەقڵی هەبێ وەکو گەورەکان بێ یعنی چی
بەڵام باز لەوە دەکەن لە هەندێک حاڵتا کە دەبێت ئەو منداڵە بشکێنرێتەوە ینی بە شێوازێک لە شێوازەکان لە ناو مجتەمەعا طریق بکرێتەوە بۆی جارێک کە دووبارە نەبێ ئەو کارت بەڕاستی تەریقکردنەوە لە ناو مستەمەعە بەڕای من هەڵەیەکی زۆر گەورەیە بە تەجروبەش بینیومە بە واقعی کە ئەمە هەڵەیە من لێرە ئامۆژگاری هەموو دایکانەکەم بە هیچ جۆرێک لە لای میوان مناڵ نەشکێنەوە پێشتر دەتوانن لەگەڵی دانیشن ئامۆژگاری بکەن بە قسەی خۆش هەتا هەدیە و خەڵاتێکیشی بدەنێ بڵێن ئەگەر عاقڵ بی ئەمجارە ڕێکوپێک بی تەشجیعکردن زۆر گرنگە تۆ لە لای ئەم میوانە هاروهاجی نەکەی شتی نەشیاو نەکەی خەڵاتێکت دەکەم ئەمەیان باشترە زۆر بە کورتی کۆتا پرسیارە کۆمەڵێ لە دایکان لەوەچە زۆر جار لە کەمتەرخەمی خۆیان یا لە خۆشەویستی خۆیان بۆ منداڵەکەیان سەرنجام مناڵەکەیان لە نێرگە لە خانە و کافتریا و شوێن خراپەکانە دەبینەوە هەر ئەو منداڵانەی کە تاوانە کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵگەداکەن لە کوشتن لە دزی لە گیاچەڵکردن بە ئافرەتان و لە زۆر شتی دیکە یان مدمینبوون و ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و سەرنجام کەسێکی ناتەندروست و نەخۆش یا هەڵگری نەخۆشیە درێژخانەکان ئەمە سەرنجامی نەبوونی پەروەردەیەکی دروستە تا چەند دایک بەر لەوەی کە پەروەردە بۆ منداڵەکەی بۆ مناڵەکەی شتێکی باش بێت سەرکەوتوانە بێ ئاراستەکردن بێ سەرنجام بەرهەمەکەشی هەڵخۆیە هیچنێتەوە کە مناڵێکی بێوەی مناڵێکی بێکێشە مناڵێکی سەرکەوتو ئاراستەکرا و ئەخاتە نێو کۆمەڵگەکە خەڵک لە بریەوەی نەفرەت لە دایک و باوکی بکە هەزارەها ڕەحمەت لە دایک و باوکیەکە لە شۆفێریە لە دەوامەکەیە لە ڕۆشتنیا لە مەکتەبیە کەسێکی نەرمونیان و سەرکەوتۆ مەبەستمەوەی بڵێم لێرەوە پەیامێکمان بۆ دایک هەبێ بە تایبەت ئەگەر منداڵ باش و بۆ خواسڵحا و پەروەردەکراو بێ بەر لەوەی مناڵەکە بەرهەمەکەی بچنێتەوە بەرهەمەکەی ئەم خۆی خواکەوە سەری بەرزە و شانازیەکە کە من کوڕێکی جوان و پەروەردەکرا و میوەیەکی بەسوودم پێشکەشی کۆمەڵگەکەم کردەوە دەست خۆش بەجا من کاگرێز لێرەدا پرسیارەکانی جەنابتان هەچی کردتان من بە واقعی شتەکانم بینیوە ئەم مەوزوعی کە ئێستا جەنابەت ئەم پرسیارە باسیەکەی ئەم مناڵ هەیە دایکەکە زۆر هەڵەیە لە پەروەردەکردنی مناڵەکەیدا بۆ نمونە کوڕێکی هەیە کوڕەکەی لە پۆلی حەوتە زۆر هەڵە دەکا هەڵەکان لە باوکەکەی دەشارێتەوە لە کاتێکدا دەزانی ئەم کوڕە لە دایکی ترسی نییە حساب بۆ دایکی ناکات دایکەکەش لە باوکە شارێت ئەمە باواقعی خۆم بینیومە لە ژیان و تەجروبەی مامۆستایەتی خۆمە بینیومە کە ئەم مناڵێکی خراپ مناڵێک بەردەوام لە نەرگەرە مناڵێکی جگەرە چێشی لێ دەرچووە لەبەرەوەی کە دایکەکە بۆ خۆی توانای بەسەریان نەشکاوە هیچی بە باوکی نەوتووە ئەمە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە من لێرە داوا لە دایکانەکەم لە کاتێکدا کە زانیان مناڵەکان بە شێوەیەکی جوان و تەندروست پێ پەروەردە ناکرێ با لەگەڵ باوکەکە بە ڕاوێژ دانیشن بەیەکەوە ڕێگە چارێک بدۆزنەوە بە پەروەردەی منداڵەکە نەک ئەم دایکە هەموو شتێک لە باوکەکە بشارێتەوە هەموو خراپیەکانی هەموو تاوانەکانی کە ئەو منداڵە بخۆی منداڵێکی توندوتیژی لێ دەرچووە لە کۆڵان توندوتیژی بەرامبەر مناڵانی ترەکە لە قوتابخانە توندوتیژی بەرامبەر مامۆستا و ڕەفیقەکانی ئەکا بەس دایکەکە هەموو شتەکان ئەشارێتەوە من بە واقعی ئەمە بینیوە بەڕاستی گرنگە دایک لە کاتێکدا کە زانی بۆ خۆی توانای بەسەری داناشکێ پێی پەروەردە ناکرێ بە پەروەردەیەکی تەندروست لەگەڵ باوکەکە دانیشن بە ڕاوێژ بە هەردووکیان ڕێگاچارێک بدۆزنەوە بۆ پەروەردەیەکی تەندروستی منداڵەکان بەڵام زۆر جار هەندێک دایک و باوک هەم باوکەکە هەم دایکەکە مناڵەکە بەکارهێنێت بۆ خۆی ینی وای لێ کات کە ئەم مناڵە وای لێ دوجار نەترسی بەرامبەر بە دایکەکە ئەمێنێت نەترسی بەرامبەر بە باوکەکە ئەمێنێت دوجار ئەمە کاریگەریکی خراپی لەسەر مناڵە بێت بۆ نمونە و دایکە ئەمەە ڕوئیا بە مناڵە ئەمەە خۆشەویستی خۆی بۆ دەرەبڕێ ئەوە وەکو تۆڵی هەڵی بۆ ئەشارێتەوە بەس دوجار لە بەروی دایکەکە بتوانێت بە شێوازێک بەوەی کە خۆی ئەوێ بەکاری بێنێ بەرامبەر بە باوکەکەی باوکەکەش بە هەمان شێوە بە شێوازێک هەموو خواستەکانی ئەم مناڵی پڕکاتەوە لە هەموو شێوەیەک بەگوێیەکە بەس لەبەر ئەوەی ئەویش بەکاری بێنێ بۆ خۆی کەواتە ئەمانە دوجار کاریگەریکی خراپیانە بێت لەسەر مناڵ ئەم مناڵی کە بەو جۆرە پەروەردەکرێ بەڕاستی نەدایکەکە نە باوکە سوودی لە نابینێ بەڵکو ئەبێتە کەسێکی توندوتیژ بەرامبەر بە هەردووچیان لە کاتێکا کە باوکە دیار نەبوو توندوتیژ بەرامبەر بە دایکەکە لە کاتێکدا بە باوکە چونکە هەردووچیان ئەوان بە هەڵە ئەمیان پەروەردە کردەوە بە هەڵە پەروەردەکردن بەڕاستی هیچ کەسێکیان سوود لە مناڵ نابینن و کۆمەڵگاش سوودی لە نابینێ لەم تاکە بەڕاستی بۆیە گرنگە هەردوو گلا بەیەکەوە هەوڵدن شان بدەن ئەم پەروەردە گرنگە ئەم بابەتە گرنگە ئەم بابەتە فراوانە بە هەردووچیان هەوڵدن کە کاتێک کەسێکیان بەتەنیا کە وتمان دایک ڕۆڵێکی گەورە دەبینێ لە ماڵدا ئەگەر نەیتوانی ئەبێ لەگەڵ باوکە بەیەکەوە چونکە ئەگەر وانە بێ هیچیان سوود لە منداڵە و لەم تاکە نابینن لەبەرەوەی ئەویش دەتوانێت هەر جاری ڕوو لە لێرایچیانەکە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مرواری محەممەد چالاکی واری مافەکانی ئافرەتان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جوانەکانت دووبارە زۆر بەخێر بێت وڵازیان پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵ
دکتۆر عادل باخەوان کۆمەڵناسی گەورەی کورد کە خۆی لە دەرەوەی فکری ئیسلامی دەنووسێ دەڵێ ئاینی داهاتوو ڕاستەقینە و بەردەوامی ئەوروپا لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەوە ئیسلامە و ئەوروپاش بۆ ڕێگرتن لەم میراتیەی ئیسلام کە لە داهاتوای بە هەوڵێکی زۆر دەخاتە بەر. بێگومان ساڵانە لە هەرێمی کوردستان یا لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بینەر و وەکۆڵێ گەواهیدەری موسڵمانبوونی دەیان کە زەبین لە ئەوروپیەکان یا گەڕانەوەی کوردەکانی ئەوروپا بەرەو ئیسلامی پیرۆز لە ئەوروپا لە سەردەستی بانگخوازانی موسڵمان بەگشتی و بانگخوازانی کورد لە ئەوروپا وڵاتانی ئەوروپی. بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی بانگخوازانی کورد لە ئەوروپا چۆن دەتوان پەیامی خۆیان لە نێو کەشێکی پڕ لە مەسیحیەتدا بگەێنن و بانگەوازی خۆیان بکەن، قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فواد هەرتەلی بانگخوازی کورد لە ئەوروپامان کردووە کە بەڕێزانێکی کە لە بانگخوازەکان لە ئەوروپا و لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەختەوە دەبێتە میوانی ئەم تەوەرەی بەرنامەکان. مامۆستا فواد سڵاوی خوات لێبێ و سپاس بە دەرفەتەی بەیەمت بەخشی و بەخێربێتەوە بۆ کوردستان. لەو پرسیارەوە دەست پێەکەم ڕۆڵی بانگخوازانی کورد لە ئەوروپا چییە و کامەیە ئەو ڕۆڵی کەیەوە لە ساڵانی ڕابردوو تا گێڕاوتانە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. سڵاو ڕەحمەتی خوای گەورە لێوەی بەڕێز و خۆشەویست و لە هەموو بینەرانی کەناڵی پێیام سڵاوتان لێبێت. بێگومان هەموو مسلمانێک ئەبێت هەست بەو بەرپرسیارەتە بکاتن کە ئەرکێکی قورسی لەسەر شانە ئەویش گەیاندنی پیامە پیرۆزەکەی ئاینی خوای گەورەیە تەبارەکە وتەعالە. بەڵام ئەوەی کە من لە ئەوروپاوە هەستی پێەکەم یاخود لە ڕەوەندی کوردی لە بەگوێرەی تەموحی ئێمە نینە کە بەڕاستی هەڵبستن بەو کارەیە. ئەگەر بێت و هەمومان لە ڕێگای خۆمانەوە ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنین پێم وایە باشتر ئەتوانین خزمەتی ئیسلام بکەین و مرۆڤایەتیش لەو تەنگ و چەڵەمە و لەو کێشە کۆمەڵایەتی و پەروەردە و ئەخلاقیانێک کە تووشی بووە کە هەمووی ڕۆژ ئاوای گرتوێتەوە خەریکە وڵاتانی ئیسلامیشدا بپۆشێ ئەمان توانی کاریگەریمان زیاتر هەبێتن لەوەی کە ئێستاکە هەیە. بۆیشە ئێستاکە ئێمە لە ژێر گوشارێکی یەکجار گەورە داین وەکو بانگخوازان بەوەی کە با بڵێن وڵاتانی مەسیحی زۆر ناڕەحەتن بەوەی کە مسلمانان هاتوونەتە وڵاتەکانیان و لە هەمان کاتە کۆمەڵە خەڵکانێک هەڵئەستن بەوەی کە خەڵکان بگەڕێنەوە سەر ئاینی پیرۆزی ئیسلامە. بۆیە گوشارێکی زۆرمان لەسەر وەکو سیستەمە جیهانیەکە و لە هەمان کاتە وەکو سیستەمە ناوەخۆیەکە کە بانگخوازی ئێمە سنووردار ئەکەن. ئەوە وانیەک با بڵێن کە زۆر جار ئەبیسین ئەڵێ دەرگا واڵایە بۆ هەر شتێک کە بمانوێ بێڵێن. یعنی بانگخوازی ئێمە سنووردارە ناتوانین لە هەموو لق و پۆپەکانە قسەی لەسەر بکەین بە پێچەوانەی ئەو دیعانەی کە ئەیکەن کە بەو گوایەکە وڵاتی دیموکراتینەوە و ئازادیە بەڵکو حتا نێتە ناو مەیدانەکەیە نازان کە بەڕاستی ڕێگرێکی یەکجار زۆرمان لەسرە بە پێچەوانەی ئەوەی کە تۆ تەنها نوێژ بکەیت و بچیتە دەرەوە. کاتێک تۆ ئەتەوێت کە ئەو خەڵکانێک کە لەوێن دەرێنە لە کورد یاخود لەو مەسیحیانە یاخود لەو کەسانەی کە ئاینیشیان نییە کە ئەزانن کە تۆ چالاکی بێگومان گوشارێکی زۆر لەسەر ئەخەن بەوەی کە تۆ زیاتر ئەکتیڤ نەبی چالاک نەبی. ئەو ڕێگریانە چین کە لە فەزای ئەوروپیدا لە بانگخوازان ئەکرێ و نایڵڕێ بانگەوازەکەیان بە شێوەیەکی باش بەرەو پێش بن یان بیگەێنە ئەو ئامانجەی کە خۆیانیانەوە. کامانن ڕێگریەکان کە هەمیشە باز لە دیموکراسیەتی ئەوروپا ئەکرێ بەرامبەر بە هەموو ئاینەکان و هەموو بیرکردنەوەکان. یەکێک لەو گرفتانێکە دێتە بەردەممان ئەبێ ئێمە تەنها لە مەسەلە سیاسیەکانی ناو وڵاتی موسڵمانانە قسە بکەین، نابی باسی کەم و کوڕەکانی وڵاتی ئەوان بکەین کە ئێمە کە لەوێن دەرین ینی هەست بە کۆمەڵێک گیر و گرفتی کۆمەلگای ئەوروپی یاخود ڕۆژ ئاوا ئەکەین کە تیشک ئەخەینە سەر ئەو مۆزوعانە یاخود باسی کە من زیاتر لە مەسەلەی ئابووریە کە با بڵێن ئەسپی خۆم تاوداوە زۆر باسی قەرزەکانی سەر ئەڵمانیا و فەڕەنسا و ئەمریکا و ئەو بابەتانە ئەەکەم بەوە زۆر قەڵسن یعنی بۆشە ینی زارێکیان لای مەحامیەکەم بووم ینی هەندێک هۆشداری دایم بەوەی کە دەست نەخەمە سەر کەم و کوڕیەکانی ئەوان لە کاتێکە کە ئەو کەم و کوڕی کە لەوێن دەری هەیە و
کاریگەری هەیە بۆ سەر وڵاتەکانی ئێمەشە بۆیشە زۆر هەوڵەدەن کە ڕوڵە وڵاتەکانی ئێمە بکەن بۆی کە ئەو دەردەی کە لە خۆیان هەیەە یاخود بابلن کێشە خێزانی و کێشە دەرونیەکان و کێشەی خۆکوشتن و هەڵوەشانەوەی خێزان و پەروەردەیەکی زۆر سەقەت بۆ پەروەردەی منداڵان زۆر ینی سەقەتە بۆی کە احترامی گەورە ناگری احترامی جیران ناگری احترامی مامۆسایەکەی ناگرێت لە قوتابخانەیە ئەمانە کۆمەڵی کێشەنە کە لە ناوخۆدا ئێمە هەستیان پێکەین بەڵام لە هەمان کاتە باسکردنی لە قەلبیان ناخۆشە زۆر پێ نیگەرانن بۆشە ینی ناتوانین بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا تیشک بخەینە سەر. بێگومان دەستبردن بۆ کایەی ئابووری و سیاسی لە هەموو وڵاتێکدا بڤەیەوە تا ستەمکارانی ڕۆژهەڵاتی ناوڕاستیش بەڵام دەمەوێت بپرسم فەزای ئەوروپی تاکی ئەوروپی لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی لە شیرازەپسانی خێزان نەمانی پەیوەندیەکانی خێزان لە فەراغی ڕوحی و ئاڵۆزیە دەرونیەکاندا زۆر ڕۆچووەواتە نە پەیوەندیەکی کۆمەڵایەتی ئەو تۆماوە نە ئاسوودەیەکی دەرونی هەیەکەوەی کە مسلمان هەیەی ئەو نیەتی ئەوەی کە خێزان لای کۆمەڵگەی مسلمان زۆر ڕێڕەوەیەکی جوانی گرتووە و پاراستویەتی ئەمەنیەتی ئێوە بۆچی لەم ڕێگەیەوە لە فەزا کۆمەڵایەتی و ئارامیە دەرونیەکەەوە ناچن بۆ تاکی ئەوروپی تا لەوێەوە بتوانن کاریگەری بانگەوازەکەتان ببینەوە و خەڵکێکی زۆرتر کاتێک کە ئارامی دەرونی پێبەخشی بێگومان پێی خۆشە بێتە نێو پەیامێکەوە کە ئارامی دەرونی پێبەخشێ ئێوە بۆچی واز لە فەزا سیاسی و ئابوووریەکە ناین و تەنها لە فەزا کۆمەڵایەتیەکانی وەکو خێزان و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و ئارامی دەرونیەوە لێنانەون و لەوێەوە کاری خۆتان ڕاناپەڕێنن؟ بەڵێ خۆی مەسەلەن ئابووری کاریگەری ڕاستە خۆی هەیە بۆ سەر تاکتاکی ناوخێزان و خۆتان نەزانین کۆمەلگای ڕۆژئاوا سیستەمێکی مەتریالیزمیە مادەپەرستیە زۆر تەرکیز لەسەر مادە ئەکەنەوە یعنی خێزانەکەی و ماڵ و منداڵەکەی و حتا دەرونی خۆی و جەستەی خۆی ئەکاتە قوربانی داهاتەکەیە بۆی ئەم داهاتەیە وای لێ کاتن کە خێزانەکەی هەڵوەشێتەوە وای لێ کات کە پەروەردەی منداڵەکەی سەقەت بێت وای لێ کات کە پەیوەندی کۆمەڵایەتەکانی نەمێنێت وای لێ کات کە جیرانەتی نەمێنێت کەواتە تۆ ئەگەر تیشک نەخەیتە سەر بەشە ئابووریەکەی کە ئەم ئابووریە وای لە تۆ کردووە ئەم مەتریالیزمیە ئەم سیستەمە وای لە تۆ کردووە کە تۆ نەدینت بمێنێت نە خێزانت بمێنێت نە جیرانەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی ئەبێت تۆ بگەڕێتە سەر ئەسلی بناغەی کێشەکان نەک ئێمن باسی شتێک بکەم کە پەیوەست نییە ناتوان چارەسەرەکەی یاخۆت هۆکاری نەخۆشیەکەی بۆ باز بکەم لە کاتێکە من ئەزانم نەخۆشیەکەی لە چێوە هەڵقوڵاوە چونکە پێشترێش بەر لە 56 ساڵ یاخۆت لە دوای یان یاخۆت پێش جەنجی جیهانی دووەمە ئەوان لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان وەکو ئێمە وابوونە لە مەسەلەی جیرانەتی و حەقی دایک و باوک و خوشک و برا و زەواج وەکو ئێمە وابوون ئەی باشە چی وای لێکردون ئێستاکە ئەمە هەموو پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەڵتەچێن خێزان هەڵتەچێ بێگومان ئەم ئابووریەیە وای لێکردونە ئەم قەرزی کەڵەکە بووی سەر حکوومەتەکانە وای لێکردونە کە حکوومەت گوشار دروست بکات لەسەر خەڵکەکە بۆی کە زەریبە بدەن و ڕسومات بدەن و سوتەمەنیەکان گران ببێتن و وا لێ بکەن کە ئەم خێزانە هەڵتەچێت بۆی کە کێشەی ئابووری دروست بوو لەسەر تاکات کاریگەری ئەبێت لەسەر پەیوەندیە خێزانەکانە بۆیشە لەوێ لە وڵاتاندا نەفسێکی یەکجار زۆر دروست بوو حتا کاریگەریشی هەیە لەسەر ڕەوەندی کوردی لەسەر کوردەکانیشە لەسەر مسلمانەکانیشە بۆیە کە ئەچیتە ناو قوڵایی کێشەکانیان سەیرەکەی کێشەکانیان لە ئابووریەوە هەڵ ئەقوڵێت نەک لە بەسەر جوانی و ناشرنی کورتی و درێژی و قەڵەوی و زعیفی کەسەکان نییە بەڵکو لەسەر جیرفانەکانیانە لەسەر ئابووریەکانە بۆیە کە تیشک ئەخێنە سەر برینەکانیان ئەوجە ئەزان کە لە چێوە کێشەکانیان هەڵ ئەقوڵێتن و وە لە چێوە سەرچاوی زانستی و زانیاری ئێوە یا بانگخوازانی کورد لە ئەوروپا چیە لە کاتێکە ئەزانین کە ئەوروپیەکان بە کاریگەری پرسیارە فەلسەفی قوڵەکانی فەیلسوفەکانیان دەتوانن کۆمەڵێ بەڵگە و قسەی گوماناوی بێنەوە لە هەمبەر عەقیدە و بیر و باوەڕ و بوون و نەبوونی مرۆڤی مسلمان جیهانبینی مرۆڤی مسلمان بەتابەت لە دوای مردن و ئەو دی و سروجا میتافیزیکی کە پێدەگوترێ ئێوە چۆن دەتوانن بە سەرچاوەیەکی دەوڵەمەندی معریفی و زانیاری وەڵامی پرسیارەکان بدەن وەکو چۆن ئەحمەد دیدات و زاکیر نایک و کۆمەڵێ بانگخوازی گەورە گەورەمان لەسەر شەقامەکانی ئەوروپایە دەیانتوانی وەڵامی گومانە پرسیارە گوماناوی و پڕوپوچەکانی ئەوروپیەکان بدەنەوە. ئەمە
خۆی دوو باشن ئەوان کە قسەیان لەگەڵ دەکەی یان ملحیدە یان غەیرە ملحیدە. هۆی کە ملحیدەکانەکە لە ڕووی فەلسەفیەوە باسی کەونەکەن و باسی کۆرپەلەزانی ئەەکەن و باسی با بڵێن بیردۆزی داروینی ئەەکەن بێگومان ئەو بەڵگانە زۆرن هەر لەسەر زمانی خۆیان کە دائما من تەرکیز دەکەممە سەر پرۆفیسۆر و دکتۆرەکانی خۆیان لەسەر زمانی خۆیان وەڵامی گومانەکانیان ئەدەمەوە. یعنی من هەوڵم داوە دائیمەن بە لایەنی هیچ لایەنە شێخە عەرەبیەکان و یاخود با بڵێن زانای عەرەبیەکان دانەچم لەسەر زمانی خۆیان وەڵامیان بدەمەوە. بۆشە من کۆمەڵێک بەرنامەم هەیە و پێیجم هەیە بە ناوی بانگخواز فوات هەرتەلی ئەگەر دیقەت بدەنێت دائیمەن تەرکیز ئەخەمە سەر زانستی خۆیان لەسەر زمانی خۆیان بە زمانی ئەڵمانی یان بە زمانی نەمساوی کە بە ئەڵمانی قسانەکەن لەسەر زمانی خۆیان وەڵامیان ئەدەمە بە شێوەیە زانستیەکان لە خۆیانەوە. ئەوەشە کە قسەیان نامێنێت و ناچارن یعنی چۆک دادن لە بەرامبەر ئەو زانستەی کە بە زمانی خۆیان وەڵامیان ئەدەمەوە. ئەمەش کاریگەری زۆرترە لەوەی کە تۆ بڵێ با بڵێ ناوێکی عەرەبی بین بڵێ شێخ ئەحمەد وای ویدیان شێخ عەبدولسەلامی هەر ناوێکە بینی لە کاتێکە کە تۆ بەڵگەی ڕوون ئاشکار پێ لەسەر زمانی خۆیان. ئەمن وام ینی بە پشتوانی خوای گەورە هەوڵم داوە دائیمەن تەرکیز بکەم سەر زمانی خۆیان نەک یاخود زانستی هەڵقوڵاوی ناوە خۆیان زیاد لە ئەوەی کە بڵێم شێخەکی کوردیان عەرەبی وای کوتووە. زۆر باشە جەنابەت وەکو بانگخوازێکی کورد هیچ ڕێژەیەکت لایە کە خەڵکانی لەسەر دەستی جەنابەت یا بانگخوازانی تری کورد مسلمانبوونی خۆیان ڕاگەیاندوە کامانن ئەو ڕێژەیە بەتایبەت لە ساڵانی ڕابردوودا کاتێکە دەگوترێ بێداربوونەوەیەکی بەرچاوی ئیسلام هەیە لە ئەوروپادا؟ بێگومان وەکو ڕێژەیەک بڵێن لە بەردەستمان دابێت نیمانە بەڵام لە دەوروبەری خۆمانە ئەن کەسانێک هەبوونە بە فەزلی خوای گەورە ئێمە کردوتە سەبەب کە هیدایەت وەربگرن. یەکێ لەوانە کە لەو کاتانێکە با بڵێن بۆ نمونە بیهێنینەوە ڕاضەمانە کرد کە بەخۆم لێرەش لە وەخت خۆی هات باڵم تایکواندۆم کردووە کە چومێ وێندەریش بامان شێوە تایکواندۆم کرد و ئیتر مدەڕیبەکەمان گەنجێکی 23 ساڵانە بوو با بڵێن بە فەزلی خوای گەورە هیدایەتی وەرگرتو بوو بە موسڵمان. لەو ڕۆژەوە کە بۆتە موسڵمان هەتا ئێستا با بڵێن ڕێشی چاک نەکردو نەشی تراشیوە و لە هەمان کاتدا با بڵێن ئەویش کاریگەرێکی یەکجار زۆری ئێستاکە ئەویش هەر ئابووری ناسا لە اقتصادی خوێندووە و ئەو بە زمانی ئەڵمانی زیاتر پەرە ئەدەبە ئیسلامەکەیە ئێستا بۆتە داعیەک لەوێن دەرێ کەمیان زۆر دەست کاریگەری هەیە و لە هەمان کاتدا خەڵکانی تریش هەبوونە با بڵێن هەر لە ئەڵمانەکانە بۆتە موسڵمان و لە کوردەکەی خۆشمان با بڵێن بەو شێوە بەرچاوە نییە بەڵام هەر دوای کە لیان ئەقۆمێت تووشی کێشەی خێزانی کۆمەڵایەتی و دەرونی ئەبن هەر پەنا بۆ ئێمە دێن و ئیتر ئێمەش بە ئەوەی کە خوای گەورە هیدایەتی داوین و پێگەیاندین و تێگەیاندین ئێمەش ئەو پەیامە ئەگەینەوە بە خەڵکانی ترە. بەڵام بڵێ ڕێژەکەی چەندە لە دەیانە لە سەتان لە هەزاران بێگومان ئەمە خوای گەورە عالمە زانست علام الغیب بە زیاتر بە ژمارەکان ئەزانێت. گەنج لە وڵاتی ئێمەدا بەتابەت لە کوردستان بەهۆی نەبوونی هیچ خزمەتگوزاری و خۆشگوزەرانیەک لە هەلی کار لە نەگونجاندنی پرۆسەی هاوسەرگیری خۆیان لە تەعین نەبوون و دانەمەزراندنی تووشی یەس و ناومێدیەکە بێ بە جۆرێک نەک هیچ ئینتیمایەکی بۆ ئاین و پەرستشەکان نامێن هیچ ئینتیمایەکی بۆ وڵاتەکەی خۆشی نامێنێ. واتە بەم لەم یەس و ناومێدیە ڕووەکاتە ئەوروپا بەڵام دوایی ئەبینین کە ئەم گەنجە پابند بۆتەوە بە ئاینەوە. کاریگەری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ مەبەستمەوەی ئێوە تا چەند وەکو بانگخوازانی کورد ڕۆڵ و کاریگەریشتان هەبووە لەسەر گەنج و تاکی کورد لە ئەوروپا بەتابەت ئەوانەی کە بۆ هۆی ڕەوشی ئابووری و سیاسیە و ڕوودەکەنە وڵاتانی ئەوروپا چ کاریگەریەکتان هەبوو لەسەر گێڕانەوەیان بەرەو ئاینی پیرۆزی ئیسلام؟ بێگومان لەوانەیە منش یەکێک بووبم لەو کەسانی کە لە ساڵی 2000 ڕۆم لە ئەوروپا کردووە بەوەی کە ئێستا ئەو کاتە شەڕی ناوخۆ هێشتا هەر بەردەوام بوو دوو ئیدارەیە کە زۆر قوڵتر بوو وەک لە ئێستاکە و باری دارایی وڵات ینی هەموو ماڵەکان تێکچوو بوو ڕۆمان لە وڵاتانە کردو بە گوێرەی ئەو میدیانەی کە نیشانی ئێماندا بوو کە ئەوروپا بەهەشتە و ئیتر بەو پرۆپاگەندانی کە ئەیان کرد کە چوونە وێن دەرێ بەڕاستی تووشی سەدمەیەک بووین بەوەی کە ئەو شتانەی کە لە میدیاکان باسەکران وانە بوون. بۆیە ئەو خەڵکانی کە دێنە وێندەر ئەگەر بێت و بە چاوکراوەیی نێنە ئەو وڵاتانە بێگومان غەرقە بن ئەوانش تووشی ئەو کێشانە ئەبن کە ئەو وڵاتی با بڵێن ئەوروپا پێوە ئەناڵێنێت.
بۆشە کە لێرە لەبەر بێئومێدی هەڵاتەوە لەوێش بە هەمان شێوە تووشی کۆمەڵێک کێشەی تر ئەبێت کێشەی تەنیایی کێشەی بێ خێزانی هەڵوەشانەوەی خێزان و ئەگەر منداڵی هەبێت تووشی کێشەی پەروەردە ئابێت کۆمەڵێک کێشەی تووشە بێت کە شەر نییە هەمان کێشە بیکە لە وڵاتی خۆی لەبەری هەڵاتوە بەڵام کێشەی تری تووشە بێت بۆشە ئەو خەڵکانە کەمیان زۆر پەیوەندی زۆرمان پێوەکەن کە هەستەکەین کە کاریگەری سیستەمەکە زۆر بەسەر ئەوانیشدا زاڵە یعنی خەڵکانێک پەیوەندی پێوە کردمە ینی تا ئێستا زۆر خەتدایە ئەڵێ ئەمێ خۆم بکوژم بۆ نمونە کووردە تەمەنی 21 ساڵ 22 ساڵە 4 ساڵە لە ئەڵمانیا ئەوەی کە لە ئەڵمانی بەڵێ ئەوەی کە لەبەری هەڵاتۆ لێون دەرێ ڕاستە لێرە لەوێ کارەبایەکەی فولە و معاشەکەی با بڵێن سێ وەرقە چاوەڕقەیەک وەرئەگرێت بەڵام ئەبینی کۆمەڵی کێشەی توش ئەبێت لەوێشە بۆ نمونە تووشی نائومێدی ئەبێت جا ئەوانەی کە دەستیان ئەگات بە بانگخوازەکان و بە مامۆسایەکانی ئاینی و مزگەوتەکان پێ ئەزانن ئەمانە بێگومان دێنەوە سەرخەت و لە ڕووی معنەویەوە وریان بەرزەکەینەوە ئیمانەکەیان بەرزەکەینەوە بەڵام ئەوانەی کە خەڵکانی دەستیان ناگا بە ئێمە یاخود ڕێگای مزگەوت پێ نازانن یاخود تەلەفۆنی بانگخوازێکیان پێ نییە بێگومان ئەوانە زیاتر لاڕێ ئەبن و جگە لەو کەسانێک کە ڕێگای ئەدۆزنەوە ڕێگاکە ئەدۆزنەوە جا ئەوەیە ئەگەر تۆ سەر خەڵکەکە ئێمە ناتوانین تاکتاچی خەڵکەکە هۆشیار بکەین و بچین ناو ماڵەکانیان بەڵام پێمان ئەتوانین کە دەرسەکان بڵاو بکەینەوە ئەگەر ئەو خەڵکانێک کە مشترینە و یاخود ئەیانوێت بینەری ئەم دەرسانە بن و ڕوونەچوونە لە مەتریالیزمی بێگومان ئەوانە سودمەد ئەبن و ئەگەڕێنەوە سەر دینە جوانەکە و لە هەمان کاتە کەلتوری کوردی کە هەڵقوڵاوی ئیسلامە بێگومان ئەگەڕێنەوە سەری بەڵام کە باسم کرد ئەو خەڵکانە چەند کەس بینەری ئەم دەرسانەنە بە پێچەوانەی کە زیاتر بینەری تۆپانی و موسەسەلات و ئیتر فیلمە تورکیەکان و گەعدە و مۆزیقا و گۆرانینە ئەو پرسیارەکە لەوەدا کامیان هێرشیان زۆرترە یاخود کامیان کاریگەریان زۆرترە بێگومان کاریگەری مێدیاکان زۆرترە وەک لە کاریگەری ئێمە چونکە ئەوان هەرنا میدیایەکی زۆریان لە بەردەستدایە هێز و توانایەکی زیاتر پارەیەکی زیاتر و سەتەلایت و هەموو تەکنۆلۆژیا لە بەردەستی ئەواندایە بۆی حتمما کاریگەری ئەوان زیاتر بۆ لاڕێکردنی خەڵک وەک لەوەی کە ئێمە هێز و توانامان سنووردارە و سنوورداریشی یەکەن کە ناتوانین باسی هەموو کێشەکان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فواد دەرتەلی بانگخوازی کورد لە ئەوروپا بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان سپاس بۆ دەرفەتەی بە ئێمە دبەخشی. بەڵای ئێستاش دەچینە لای راپۆرتێک کە هاوکارانمان بۆیان ئامادەکردین سەبارەت بە کانیاوی دراوان لە شاری ڕەبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان فەرموو با پێکەوە بینەری و راپۆرتێک. کانیاوی گڕاوان لە دەشتێکی یەکدەست سەوز و جوان لە نزیک گوندی جوانی کانیگوێز لە دووری 2 کیلۆمەتری شاری ڕەبەت و لە 12 کیلۆمەتری باکووری ڕۆژهەڵاتی شاری سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵکەوتووە کە خاوەن ئاوی کانیاوی معدەنی و گازدارە. ناوبانگی سەرەکی سەرچاوی گەڕاوان لە بەرکۆڵینی ئاوێک بە تایبەتمەندی بە سوود و باکەڵک لە چارەسەر بایۆلۆژیکیە. ئاوی کانیاوەکە ساردە و لە بەرسوێربوونی بۆ خواردنەوە نابێ. کاریگەری کیمیایی ئاوی کانیاوەکە دەبێتە هۆیەک تاک و هەموو ساڵێک بەرزایی ئەم کانیاوە بەرزتر ببێتەوە. سازەی قسەڵی کانیاوەکە نزیک 20 مەتر بەرزە و لە درێژەی زەماندا گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەگەر بگەنە بەرزترین بەشی ئەم کانیاوە دەنگی کوڵینی ئاو بە ئاشکرا هەست پێ دەکەن. ڕووباری بچووکی زەی کەڵوێ لە تەنیشت ئەم کانیاوە تێدەپەڕێ کە لە وەرزی بەهار یەک لە پڕئاوترین ڕووبارەکانی ناوچەکەیە. ئاوی ئەم کانیاوە دەڕژێتە نێو ڕووباری کەڵوێ لە هەر لایەکەوە کە دەڕوانیە ئەو دیمەنە جوانی سروشت. بارستاییەکی جیاواز و جوان دەبینی کە سیمایەکی جوان و تایبەت بە دەوروبەرەکەی دەبەخشێ. ئاوی دەوڵەمەند و پڕ لە تایبەتمەندیەکەی جگە لە تایبەتمەندی دەرمانی ناوچەکەی زۆر جوان و دڵڕفێن کردووە کە گەشتیاران و سروش دۆستانی زۆر هۆگری سەردانی ئەم کانیاوان. ڕووبارێک بە بەردەم ئەم کانیاوە سەرسوڕهێنەرەدا تێدەپەڕێ. چۆمی هۆرمزاوەیە کە لە وەرزی بەهاردا پڕئاوە و دەوروبەری خۆی تێراو کردووە و دیمەنێکی دڵنشین و سەرسەوز بە دەشت و دەمەنی پڕ لە گوڵ بە دیاری دێنێ. لەبەر ئەوەی ئەم کانیاوە خاوەن خوێیاوێک و ئاوێکی قورسە ئاوەکەی ناو دەنێن گەڕاوان واتە ئاوی قورس و سەخت و هەندێک کەسیش ئەم کانیاوە بەکانی گەڕاوان دەناسن.
سڵاوتان لێبێ قسە لەسەر کاریگەری بایکۆتی کاڵا و شتومەکی تورکیەکەین لە دوای هێرشەکانی سوپای داگیرکەری تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و شەهیدکردنی هەزارەها هاوڵاتی سڤیل لە کوردانی ڕۆژاوا خەڵکی بە هەڵوێستی باشووری کوردستان هەڵمەتی بایکۆتکردنی کاڵا و شتومەکی تورکیان ڕاگەیاند لە هەرێمی کوردستان و گروپێکیشیان بۆ مەبەستە ڕاگەیاند. ئایا ئەم بایکۆتە چ کاریگەریەکی هەیە و چۆن وا بکەین بایکۆتەکە کاریگەری زیاتری هەبێ یان چۆن دەتوانێت کاریگەری زیاتر دروست بکە؟ یەکمان لێرە لەوێش خەڵکێک دەڵێ پێویستە بایکۆت لە دەسەڵاتداران و بازرگانانی بواری نەوتەوە دەست پێ بکە، بەڵام هەر تاکێک لە ئاستی خۆی دەتوانێت بایکۆت بەرەو پێشەوە بەرێ و کاریگەری لە بارەیەوە دروست بکە. بۆ مەبەستە ئارا ئیبراهیم ڕۆژنامەنووسی یابووری قسە لەم پرسە گرنگەکە. ماوە سارا زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سەرەتا پەیامی جەنابتان بەتایبەت کە نزیکەوە بۆ مانگێک دەچێت بایکۆت لە هەرێمی کوردستان ڕاگەیەنراوە بۆ وەکو کاردانەوەی دژی هێرشەکانی تورکیا بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان. سەرنج و پەیامی جەنابتان چێت تا چەند ئەم بایکۆتە هەڵوێستێکی مرۆڤانە و جوانە کە لە ئێستادا باشووری کوردستان بەرامبەر بە پارچەیەکی تری کوردستان گرتوویەتیە بەر؟ بەڵێ دیارە ئێمە هەمومان وەکو کورد لە هەر چوار پارچەی کوردستان وەکو یەک ڕۆحیەت ئیش ئەەکەین، واتە باشووری کوردستان بە جیاوازیەک نابینین لەگەڵ ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ڕۆژهەڵات لەگەڵ باکووری کوردستان. ئەم گروپە جیاوازانەی کە دروستن دوای لەشکری کێشەکەی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان کە کارێکی نامرۆڤانەی کردووە بەرامبەر بە هاوڵاتیانی سڤیل لە ئەو پارچەی کوردستان کە ڕۆژئاوای کوردستانە، گروپی جیاواز دروست بوون لەسەر ئەوەی کە ئێمە کە وەکو ناتوانین وەکو هاوکاری سەربازی یاخود هاوکاری لۆجستی کوردانی ڕۆژئاوا بکەین، دەتوانین لە ڕێگەی بایکۆتکردنی کاڵا و شمەک و پێداویستیەکانی ڕۆژانە زیانی ئابووری بە وڵاتی تورکیا بگەێنین. ئێمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە بازاڕەکانمان زیاتر بۆ ساختکردنەوەی کاڵای تورکی و ئێرانی و وڵاتانی دیکە بۆ کە زۆرترین کاڵای ئێرانی وزایدەن تورکی لە هەرێمی کوردستانە ساغ دەکرێتەوە. ئەم گروپانەی کە دروست بوون کاریگەری ڕاستەوە خۆی هەیە لەسەر زیانی ئابووری بە تورکیا کۆمپانیا تورکیەکان. زیانی بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆی نابێت لە کاتێکدا کە دەزانین دوکاندارێک یاخود فرۆشیارێک کە کۆمەڵە کاڵا و شتومەک هەر لە جلوبەرگەوە لە خواردنەوە بێگرەکە لە تورکیاوە هێناوێتی، بەڵام دوجار هەرم تاکی کورد زیانی بەرەکەوێت و زەرێکی زۆرەکات. ئەمە لێرەش ئەمە لاوازی دەرناخات لەم هەڵمەتەیە دووبارە زیانی بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەداخەوە مەبەستم لەو بوو کە ئەم بایکۆتە لەسەر ئاستی تاک دروست بووە، نەبووەتە ئاستیەوەی کە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە ڕێگە لە شەریکاتی ناوخۆی بگرێت کە کاڵا و شمەک و پێداویستی لە وڵاتی تورکیا خو لە وڵاتانی ترەوە بە تایبەتی لە تورکیاوە کە بێنێت بۆ هەرێمی کوردستان. بە تەئکید زەرری لە خەڵکانی ناو هەرێمی کوردستانی ژاوە. ئێمە دەزانین کۆمەڵە بازرگانی زۆرمان هەیە کە کاڵا و شمەکی تورکی دێنە هەرێمی کوردستانەوە. هەرێمی کوردستان هێشتا نەبووەتە ئەو وڵاتەی کە بتوانێت ئاسایشی خۆراکی خۆی ئاسایشی پێداویستەکانی ڕۆژانەی خۆی تەئمین بکا و واتە ئینتاجی مەحەلی خۆی دابین بکا بۆی کە پشت بە وڵاتانی تر نەبەستێ. ئێمە هەموو کاتێوەکو ئابووری ناسان قسەمان لەسەرەوە کردووە لە کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم بەداخەوە گرنگی نەدراوە بە ئاسایشی خۆراک پێداویستیەکان بۆی کە ئێمە خۆمان فراهەمی بکەین. واتە جوتیارێک کاتێک کاڵایەک یا شمەکێک بەرهەمەهێنێ زۆر جار بە نیوە قیمەت ئیفرۆشێتەوە لە بازاڕەکانی هەرێمی لە عەلوەکانە زۆر جار فڕێە دایانی خەیار و تەماتەکی. یعنی ئەمە گرفتەکەیە بۆیە دەبێت حکوومەتی هەرێم لە ئاستی باڵادا لە ئاستی وەزارەتەکانە پلانێکی درێژخایانیان هەبێت بۆ ئەوەی کە ئێمە ئینتاجی محەلی باش بکەین. ئەو کاتە دەتوانین بە ڕێژەیەکی بەرچاو بایکۆتی کاڵاک تورکی بکەین و ئەوەشمان بیر نەچێ ئێمە دراوسەی تورکیین. ئێستا هاوڵاتیەکی دوهۆک لەگەڵ هاوڵاتیەکی سلێمانیە زۆر جیاوازە. بازرگانێکی دوهۆک ناتوانێت بچێت لە بەندەری بەسڕەوە کاڵا و شمەک و پێداویستی بێنێ بۆ هاوڵاتیانی دوهۆک. ناچارە بۆی کە تێچووی کەمتە تێدەچێت
دەچێت لە تورکیاوە دەهێنێت. زۆر باشە. خەڵکێک دەڵێن لەوەچێ هەزارەها تەباق هێلکە نەکاتە دەبێ نەوت کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆتۆکۆلێکی 50 ساڵی فرۆشتنی نەوتی بە تورکیا هەیە. واتە لەسەر ئاستی دەوڵەت نەکەرەوەی کە پلانێکی نییە بۆ ساختکردنەوەی بەرهەمی خۆماڵی و دانانی یاسایە بۆەوەی کەوا بەرهەمی ناوخۆ گرنگی پێ بدا لە بەرامبەر بەرهەمی دەرەکیە. فرۆشتنی بەردەوامی نەوتی کاربەدەستانی ئەم وڵاتە و بازرگانیەکانیان لەگەڵ سەرانی تورکایە ئەم بایکۆتە وەکۆڵێ هیچ کاریگەریە دروستەکە کە منێک ئێوارە بڕۆمەوە تەبقی هێلکە نەکڕم بۆ ماڵ مناڵەکەم لەبەرەوەی کە تورکیا دەبێ ڕۆن نەکڕم یا بۆنە جلو بەرگێ. ئەمە چۆن کاریگەری دروستەکە لە کاتێکە هەر ئەوەی کە من دەیدەمەوە سەرنجام ئەوان لە ڕێینەوتەوە دەیدەنەوە بە تورکیا. ئێمە دەزانین لە دوای ساڵی 2013 کە قەیرانی دارایی دروست بۆ بۆنەی ئەوە بووە کە بەسەربەخۆ نەوت فرۆشرا لە ڕێگەی ئەو بۆریە نەوتیەوە کە لە ڕێگەی تورکیاوە هەنادەی دەرەواکرێ. ئەو کاتە بەرپرسانی سیاسی و ئیداری ئەم وڵاتە پێیان باش بووە کە بۆریەکی نەوت لە ڕێگەی تورکیاوە بکەن و ڕێکەوتنێکی 50 ساڵی بکەن کە من و تۆی ڕۆژنامەنووس و نوێنەرانیشمان لە پەرلەمانی کوردستان تەنانەت بەشێکی زۆر لە وەزیرەکان و تەنانەت لەنا ئەو حیز بەشی کە ئەو ڕێکەوتنێکی دۆ ڕەنگە بە پەنجەکانی دەست بژمێردێکە ئەم ڕێکەوتنە چۆنە وردەکارێکی چۆنە پشکی تورکیا لەم پرسیارە چێ پشکی هەرێمی کوردستان چەندێکە. بۆیە ئەو کاتە وان بە باش زانیوە. بەڵام ئێمە بەدیلێکی ترمان هەیە بۆ هەناردەکردنی نەوت ئەویش ئەوەیە کە عێراقە. ئێمە چەندین جار ئەوەمان دووپات کردوێتەوە کە پێویستە ڕێکەوتنەکانمان لەگەڵ عێراقا درێژە پێ بدەین وەک لەگەڵ تورکیایە لە مەسەلەی نەوتە لەبەرەوەی ئەو قەیرانانەی کە دروست بووە لە ڕابردوودا هی ئەوە بۆ کە مامەڵەیەکی باشمان لە ڕووی ئیداری و داراییەوە لەگەڵ حکوومەتی عێراقیان نەکردووە. پەنامان بدۆتە بەر وڵاتێکی دراوسێ کە گرنتی نییە بۆ هەرێمی کوردستان کە تاکەی لەگەڵ هەرێمی کوردستانە بەباشی مامەڵە دەکات. بۆیە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا لە ئانووساتی ئەوەیە گفتوگۆکانی لەگەڵ بەغدایە چڕ کردوێتەوە بۆی کە ڕێکەوتن لەگەڵ بەغدایە بکات دەکرێت هەناردەی نەوتەکەی لە ڕێگەی عێراقەوە بێت و لە ڕێگەی عێراقەوە ئەم مامەڵێ بکات. ئەو بایکۆتەی کە ئێمە دەیبینین زیاتر لە سنووری پارێزگای سلێمانی و گرمیان و هەڵەبجەیە. من زۆنەکانی کاریگەریان هەیە لەسەر بایکۆتەکانەی کە لە هەولێران نیشتەجێن لە دووهۆکان نیشتەجێن کەمتر کاریگەری بایکۆتیان لەسەر ئاستی تاکەیە. بەڵام ئێمە حقیقەتێکەیە بیزانین ناتوانین 100% ئەم بایکۆتە بکەین. بۆ نمونە ئەگەر حکوومەتی هەرێم هاو لەسەر ئاستی باڵا داوایەکی لە بازرگانانی هەرێمی کوردستان کرد کە هیچ کاڵا و شمەکێ نێنن کە خۆی ئەو نەوتەی کە لە ڕێگەی تورکیاوە هەنادەی دەرەوەیکە کە خۆی ئەو ڕێکەوتنە 50 ساڵەی لەگەڵ تورکیا هەڵوەشاندەوە ئەو کاتە منێکی هاوڵاتی دەتوانم بڵەمیتر لە مۆدووا کاڵای تورکی ناکڕم. ئێستا ئێمە حقیقەتێکی بیزانین بێجگە خۆراک و پێداویستی ڕۆژانە هەموو ئەو مۆبیلیاتانی کێتە ئەم وڵاتەوە هەموو ئەو ماوادە بیناسازیانەی کە ئەم بینایانەی پێ دروستەکەێت بەشێکی زۆری لە تورکیاوە هاوڕێی کوردستانەکرێت. ئەگەر ببووری ئەمێ ڕقەمێک باسکەمیشەوەی کە لە مانگی 6 ئەم ساڵە کۆنفرانسێکی ئابووری کرا لەگەڵ کۆمپانیا تورکیەکان 140 کۆمپانیای تورکی تیا بەشدار بوو. سەفین زەی کە ئەو کاتە وتەبێژی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو باسی لەوە کرد دەبوو 12 میلیارد دلار مامەڵی بازرگانیمان هەیە لەگەڵ کوێ لەگەڵ تورکیایە. بۆیە هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان نەگەیشتۆتە و ئاستەی کە پلانی درێژخایەن یا پلانی کورتخایەنی هەبێت بۆ ئەوەی کە ئینتاجی مەحەلی لە مەواد و پێداویستی ڕۆژانە لە خۆراک لە کەلوپەلی بیناسازی لە مۆبیلیات یعنی بڕۆ هەج ماڵێکەوە ئەبینین بایی بۆ 40 وەرەقا کە خۆمان بە زمانی بازار پێڵێن گەڵاوە نیە 3 بۆ 4 هزار دلار مەوادی مۆبیلیاتی لە ماڵەکە هەیە کەوانتەرە قەنەفەیە ئەمانە. ئەی ئێمە ئەو هەموو دارتاشەمان هەیە ئەو هەموو خەڵکە پیشەوەرەمان هەیە لە هەرێمی کوردستانە بۆ ئێمە ناچین لەگەڵ ئەو پیشەوەرانەیە گفتوگۆ بکەین کە سندیکای خۆیان هەیە وەرە ئێمە یارمەتیتانەین وەنیە هاوکاریتانەکەین کە بە نرخی هەرزانتر ئەم کاڵا و شمەکانە بۆ خەڵک دروستکە بۆی کە من ڕێگری لەوە بکەم. بۆیە خەڵکێک لە ئاستی بەرپرسیارەتیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە نەهاتوو ئەم کارە بکات. ئەو بایکۆتەی کە هەیە ڕاستە زەربەی داوە لە تورکیا لە ڕووی ئابوووریەوە بەڵام هێشتا سنووردارە و ناتوانرێت بە تەواوەتی ئێمە بڵین بایکۆتی کاڵا و شمەکی تورکیەکەین چکان دێ کاڵا هەیە بەدیلی هەیە بەسەندێک کاڵا هەیە بەدیلی نییە. ومنە لە هەرێمی کوردستانە پێڵای پیاوان و ژنان دروست دەکرێ لە هەرێمی کوردستانە دایبی مناڵان دروست دەکرێ
شیر بۆ نمونە ئەوەی کە دەدرێت بە مناڵ لە قوتووە هەمان هەمووی لە وڵاتانی وەکو تورکیا و ئێرانە بوو. کەواتە دوجار پێت وانە کە ئەم بایکۆتە زیاتر زیانی بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت وەک لەوەی کە زەربە لە وڵاتی تورکیا بدات. من ناتوانم بڵم زیانیە، ناڵم ئێمە دەکرێت بایکۆتی کاڵای تورکی بکەین ئەو کاڵانی کە بەدیلی هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە ئەو کاتێک کە بەرهەمی خۆماڵیمان پێئگا لە ماوەتی خواردەمەنی بۆ نمونە میوە و سەوزە هاتووانە، دەکرێت منێکی هاوڵاتی بچم لە بازارە ماوەتی خۆماڵی بکڕم. دەکرێت من تەماتەی کوردی بکڕم وەک لەوەی تەماتەی تورکی بکڕم. دەکرێت بۆ نمونە هەندێک پێداویستی تر هەیە من لە ناو بازارە کە کاڵایەکی خۆماڵی بەدیلم هەبێ نەچم کاڵای تورکیەکە بکڕم ئەوە بکڕم، بەڵام مرج نییە هەموو کاڵایەک ئێمە بتوانین پەنام نەبین بۆ کاڵای تورکی. و حقیقەتێکی شێبا بیزانین ئێمە لە هەرێمی کوردستانە بەشێک لە داهاتەکانمان پەیوەندی بۆ مامەڵە بازرگانیانەوەی لەگەڵ وڵاتانی دراوسەیە ناکرێت بە شێوەیەکی کۆنکرێتی ئێمە قەتعی ئەم عیلاقێ بکەین. و هیچ وڵاتێکیش ئەگەر لەگەڵ وڵاتێکی تریش کێشەی هەبێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مرۆییەوە ناتوانێت 100% هەموو عیلاقە بازرگانەکانی کۆتایی پێبێنێ. ئێستا ئێمە زانین لە بلۆکی باڵای نێوان ئەمریکا و چینە بۆ نمونە زۆر جار گفتوگۆ لەسەر ئەوە بووە کە ترەمپ باسی لەوە کردووە کە هەندێک کاڵای ئەمریکی هەیە چینی هەیە کەێتە ئەمریکا من باجی زیاتریە خەمە سەر وە سین بە هەمان شێوە باسی لەوە کردووە، بەڵام نەگەیشتۆتە ئەوەی کە من بە هەموو شێوەیە قەتعی ئەم عیلاقە بازرگانیە بکەم، چونکە زەرە لە هەرێمی کوردستانیشەدا و ئێمە حقیقەتێکی شێ بیزانین کەناڵە تەلەڤیزیۆنەکانمان ئێستش ڕیکلام بۆ کاڵا و شمێکی تورکیەکەن وەنیە ئەگەر من لەگەڵ بایکۆتان فەرم و با من لە خۆمەوە دەست پێ بکەم بۆ منە ئێوە لە پەیام کەناڵێکی تر با من لە خۆمەوە دەست پێ بکە ئەگەر من بە نیەتی ئەمەم هەیە، بەڵام ئێمە ناتوانین 100% ئەمە جێبەجێ بکەین. زۆر باشە. زۆر جار هەر یەکەمان ئەگەر لە دوکان و یام شوێنێکی فرۆشتنا مارکێتێکە ئەزانین چ ڕۆژێ بەونە زۆر بازارمان هەبوویانە. لە گروپی بایکۆتەکە کۆمەڵێ دەستەواژەیە کۆمەڵێ سەرنج و پەیامی تورکیەکانیان کردۆتە کوردی بەوەی کە وەکو کاردانەوەی قسە بە کوردەکان لێن دەڵێن هەر بەردەوام بن لە شتەومەکی تورکی بایکۆتکردنی چونکە ئێمە شتی پاکی خۆمان نادەین بە خەڵکێکی پیسی وەکویەوە. ئایا لە نێو ژینگە تورکیەکەیە جەناب تاوەکەوەی کە ڕۆژنامەنووسێکی بواریا بوورین ئەم بایکۆتە هیچ کاردانەوەیەکی هەبووە بە تایبەت لە کاردانەوەی دەرونی یاوەی کە بازرگانی هەستی پێ بکە ماوەیە کە مەوادەکانی لە کوردستانە بۆی ساغ نابێتەوە نافرۆشێت لە ناو فەزای تورکیا هەست بم بایکۆتە ئێمە دەکرێت؟ بەڵێ بەتەئکید ئەگەر سەیری میدیاکانی تورکیا بکەیت زۆر باز لەمەکراوە تەنانەت سەرۆکی ژووری بازرگانی ئامەد دیار بکرد لە ماوەی ڕابردوودا زۆر قسەی لەسەر ئەمە کرد و بازرگانەکانی خۆمان ناڕەزایەتیان دەربڕیەوە لە ژووری بازرگانی پیشەسازی لە سلێمانی کە بەشێکی زۆر لە کاڵاکانیان ماوەتەوە کە ناتوانانی وەکو پێویست وەکو جاران هەندێک کاڵا و شمۆک و پێداویستی هەیە بێنن بۆ هەرێمی کوردستان بۆیە پێویستە بە زووترین کاتەمە چارەسەر بکرێت. ئەمە حقیقەتێکی شێ ئەمەمان لە بەرچاو بێت. لە سەرەتای قسەکانە باسم لەوە کرد کە ئێمە وەکو کورد بۆ لە هەر چوار پارچەکەیە وەکو یەکی لە باکووری کوردستان 15 بۆ 20 میلیۆن کورتەیە. ئەمانە هەمویان خاوەن کارن خاوەن پیشەن. ڕاستە لەوانەیە بەشێک لە باج و ڕسوماتی ئەو کاڵانەی لە تورکیاوە هاودی هەرێمی کوردستانەکەوێ بکەوێتە دەستی ئەردوغان و پارتەکەی ئەو کە ئەو حکومڕانیەکاوە بیدا بە فیشەک و لە ڕۆژ ئاوا و شوێنەکانی تەسەرفیکا، بەڵام بەشێک لە کوردیش لەوێ کار دەکات لەوێ خاوەن با بڵێن کارگە و کارخانەیە بۆیە ناکرێت ئێمە بڵێن بە شێوەیەکی عاتفی بە شێوەیەکی سۆز ئەمە دەرخێن بۆ خەڵکی تربێت بە هەموو شێوەیەک ئێمە بایکۆتی کاڵای تورکی بکەین. لە ناو میدیای تورکیا زۆر باسییان بایکۆتە کراوە، لە ناو میدیای تورکیا باسی ئەوە کراوە کە ناکرێت کورد بەم شێوەیە بیر بکاتەوە ئەوەی کە لە دەسەڵاتی حکومڕانی ناو تورکیایە زۆر زۆر ڕەنگە جیاواز بێت لەو خەڵکانی کە پیشەوەرن، چونکە ئێمە دەزانین بازرگان و وە بەرهێن و ئەمانە بەردەوام هەوڵەدن خۆیان دوور بگرن لە مامەڵەی سیاسی و ئەو کارە سەربازیانەی کە لەنێو ئەو وڵاتەیە ئەکرێت بۆی لە ڕووی اقتصادیەوە زەرەر بەو پرۆژە و کارە بازرگانی نەگات، بۆی ناکرێت بەو چاوە ئێمە بە تەواوەتی پێمان وابێ هەموو تورکێک ئەردوغانە، بەڵام دەکرێت باسم کرد بەشێک لە کاڵا و شمەکی تورکی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە ئێمە بایکۆتیکەین ئەوەی کە کاڵای بەدیلی هەیە. بۆ نمونە ئێستا گەر ئەم قەڵەمجافە لە ناو هەرێمی کوردستانە ئینتاجەکرێ من با قەڵەمجافێکی تورکی نەکڕم هی خۆماڵی بکڕم واتە بۆ هەموو کاڵا و شمەکەکان کرد، بەڵام ناتوانین 100% قەتعی ئەو عیلاقە بازرگانیە بکەین
لەگەڵ تورکیا. بەڵام دوجار ئەمەش دووبارە هەرزیان بە هاوڵاتیان دەگەێنێت چونکە ئەگەر هەر خواردنێک هەر شتومەکێک هەر کاڵایەک لە دەرەوە هاوردە نەکرێت و ئەگەر بەدیلیشی لە ناوخۆی وڵاتە هەبێت دوجار نرخی دەچێتە سەر و دەوترێت کەمە و بوونی نییە. ئایا دوجار ئەمەش پێمان وابێت دووبارە هەرزیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە گەێنێتە؟ ئەگەر باسی واقع بکەین ئێمە بەداخەوە لە ناو کابینەیەک لە دوایەکانی حکوومەتی هەرێم وەزارەتێکمان هەیە بەناوی پلاندانان. ئەم وەزارەتە بەڕاستی من تاکو ئێستا زۆر جاچوم سێرجی ناو سایتەکەیانم کردووە کە پلانیان هەبوو پلانی درێژخایەن بەڵام لە سەدا دەی جێبەجێ نەکراوە. هۆکارەکەی پەیوەندی بە قەیرانی داراییەوە بۆ پەیوەندی بە کێشەی ئیدارەدانی ئەم پلانانەوە هەبووە. ئێمە هەموو جارێک باسی ئەوەمان کردووە کە دەبێت حکوومەتی هەرێم کە بەداخەوە 5 ساڵە پرۆژەی بودجەی نەنادۆتە پەرلەمانی کوردستان کە هیواخوازین بۆ ساڵی 2020 بینێرێ لانی کەم لە 110 بۆ لە 115 بودجەکەی بۆ کەرتە ئابوووریەکان تەرخام بکە بۆ نمونە کەرتی کشتتوکاڵی کەتی پیشەسازی و بازرگانی بۆ ئەوەی کە ئینتاجی محەلی لە هەرێمی کوردستانە باشترکین بەرەو پێشیەوە بەرین بۆی کە ئەم حاڵەتانە ڕوونەدات. بە تەئکید خەڵکانێک هەیە لە ناو هەرێمی کوردستانە کە بۆبوونی ئەم بایکۆتی کاڵای تورکیەوە زیانیان بەرکەوتووە. بەڵام من بە شێوەیەکی گشتی بۆکو خۆم ڕێی خۆم وایە کە ئەو کاڵانی کە بەدیلی هەیە دەکرێت بایکۆتیکەین. با من هاوڕێکەم دوکاندار بێ بە ماوەیەک زەرێکی مادی بکە بەڵامتر دوای ئەوە دەکرێت کاڵای خۆماڵی بەکاربێنێ زیاتر لە نەبوونی کاڵای خۆماڵی یا بەرهەمی خۆماڵی خۆمان و لە نێوان نەبوونی کاڵای خۆماڵی و بەرهەمی تورکیا ئایا ئەمە بەدەر لەمانە ئەگەر بۆنە هیچ خۆمان هیچ بەرهەمێکی خۆماڵیمان نەبێ و تەنهاشتی تورکی بێ ئەلتەرناتیڤی ترمان هەیە جێگرەوەی ترمان هەیە هی وڵاتانی دیکە بۆ منە خەڵکێک دەڵێ جیاوازی تورکیا و ئێران یا عێراق بۆ من چیە یا وڵاتێکی ترچێکە بۆ نمونە جوولەکەیەکە کۆمپانیاکەی جوولەکەیەکە هەر هەمەمان شێوە ئەویش دژی پرەنسیپەکانی مافی مرۆڤ جوولێتەوە بەرامبەر بە فەڵەستینیەکان یا وڵاتێکی تر بەرامبەر بە وڵاتێکی دیکە. لێرەدا پێویستە ئێمە چی بکەین لە کاتێکە بەرهەمی خۆماڵیمان نییە یا ئەوەندەیەکەوە مرۆڤ لەوەچێ دەستی پێی نەگا و ئەوەندە کەمە لەوە چێ سعرەکەشی لەوەی تورکیاکە جیاوازێکی ئەوتوێ. وەڵامی پرسیارە بە دوو خاڵ بدەمەوە. یەکەمیانەوەیە کە حکوومەتی هەرێم دەکرێت پلانی درێژخایەنی هەبێ بۆی کە ئینتاجی محەلی خۆی زیاد بکات ئەوش پارە بۆ ئەو کەتە ئابوووریانە تەرخان بکات کە پێویستمان پێێتی. ئەلتەرناتیڤەکە ئەوەیە کە ئێمە وەکو شوێنی جوگرافی بۆتۆگرافیای با بڵێن هەرێمی کوردستان سنوورەکانمان بە تورکیا و ئێران و سووریا و عێراقەوەیە. هەندێک لە بازرگانانی هەرێمی کوردستان ئێستا بیل لە بەدیلەکەکەنەوە کە لە بەندەری بەسڕەوە هەندێک شمەک و کاڵا و پێداویستی بێنن بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئێمە ئیقتصادین دەزانین هەندێک کاڵا هەیە کە لەوێ و داغڵی عێراق دەبێت لەوێ و باجی دەخرێتە سەر بۆ جاریکە کەیەتەوە بۆ هەرێمی کوردستان دووبارە ئەمە تێچوویکی زۆر دەخاتە سەر ئەو کاڵایە دواتر لەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران دەکەوێت. ئەگەر ئێمە هاوڵاتی تەحملی ئەوە دەکەین بۆ نمونە لە جیاتی ئەوەی کە من کاڵایەک بە 1000 دینار بکڕم بە 1250 دینار بکڕم بەڵێ لەگەڵ ئەو بایکۆتیان. بەڵام مرجنی هەموو هاوڵاتیەک ئەو شیاری هەبێت لە ڕووی اقتصادی و بڵێ با من لە گیرفانی خۆم زیاتر سەرف بکەم بەڵام بایکۆتی کاڵای تورکی بکەم. بۆیە هیوادارین حکوومەتی هەرێم لە پێش هەموو لایەنەکانەوە بەدیل بدۆزێتەوە بۆ کاڵا و شمەکی دەرەکی بۆی هەم ئەم سەرمایەیە کە لە هەرێمی کوردستانە دەچێتە دەرەوە دووبارە لە ناو هەرێمی کوردستانەوە بەکار بێنرێتەوە خەڵکی خۆمان سودمەند بن لە ڕووی ئابوووریەوە و پێشم وانێ کە بتوانین 100% بایکۆتی هیچ کاڵایەکی نەک تورکی هیچ کاڵای وڵاتێکی دیکە بکەین 100% ئەگەر بەدیلی نەبێت. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئارا ئیبراهیم ڕۆژنامەنووسیابووری سپاس بەوەی کە لەم تەوەری بەرنامەکەمان میوان بووی. سپاس بۆ ئامادەبوون. وڵایزان لە بڕگەی زانیاریەکان سەرنجتان بۆ چەند زانیاریە یاخود ڕێنماییەک ڕادەکێشین کە تایبەتە بە خانمانی دووگیان بە هیوای ئەوەی کە خانمانی دووگیان بتوان سودێکی باشیان لێوەربگرن کە لە ماوەی دووگیانیدا خانمان نابێت ئەم هەڵانە بکەن. لە قۆناغی دووگیانی ژنان بەهۆی ناهۆشیاریان لە ئەنجامدانی هەندێک هەڵسوکەوت و هەڵەی باو مەترسی لەسەر ژیانی خۆیان و کۆرپەکەیان دروست دەبێت و زۆر جار ئاشنانین لە جۆرێک لە گۆڕانکاری کە بەسەر جەستە و لە ژیانی ئاساییاندا دێت و ئەو گۆڕانکاریانە دەتوانێت ترس دروست بکات. باشترە بۆ سەلامەتی خۆیان و کۆرپەکەیان خانمان لەو قۆناغەدا لە قەلەقی و ئەم شتانی خوارەوە دوور بکەونەوە. یەکەم تیشک چەند ژمارە و ڕێژەی گرتنی تیشکەکان زۆرتر بێت مەترسی بۆ سەر کۆرپەلە زۆرترە پێویستە خانمان دوورکەونەوە لە هەر جۆرە تیشکێک بە هەر پاساوێک هەبێت.
مولابەرەکان لەو ماوەیەدا هەمووی خانمان لەسەر جەستەیان گەشە دەکات نابێت ژنان لەو ماوەیەدا خۆیان زۆر ئازار بدەن و ئارام بگرن چونکە دوای منداڵ بوون هۆرمۆنەکان بۆ دۆخی ئاسایی خۆیان دەگەڕێنەوە. ئاوی گەرم هەندێک جار خۆشتن بە ئاوی گەرم دەبێت هۆی دابەزینی پەستانی خوێنی دایک و لاوازی جەستەی. ئامێرەکانی وەکو مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەر و تەلەڤیزیۆن و مایکرۆفۆن پێویستە بەکارهێنانیان کەمتر بکەنەوە چونکە شەپۆلی مۆگناتیزی بڵاو دەکەنەوە. لێدانی سەگ پێوەستە بەوەی کە هێزی لێدانەکە چەندە دەبێت پشکنینی بۆ بکرێت لەلایەن پزیشکەوە چونکە ڕەنگە ژیانی کۆرپەلە بکەوێتە مەترسیەوە. نەخۆشی سوورێژە خانمانی دووگیان نابێت نزیک ببنەوە لەو کەسانەی کاخۆیان لە دژی ئەم نەخۆشیە دەکوتن. پێڵاوی بەرز و ڕەنگی قژ لە 3 مانگی سەرەتای دووگیانیدا خانمان نابێت قژیان ڕەنگ بکەن. دڵە ڕاوکێ لە قۆناغی دووگیانیدا باو ئەوەش بەهۆی گۆڕینی هۆرمۆنەکانیەوەیە پێویستە ژنانی دووگیان هەوڵ بدەن بەسەر دڵە ڕاوکێدا زاڵ. سپاس شەیدا. خۆشەویستانم خۆشحاڵ بووین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شەیدا پرۆگرامی پەیامی ڕۆژمان بە کۆتاگەیاند بە ئومێدیەوەی سوود و کەڵکێکی بۆیەوەی عزیز و خۆشەویست بوو بێ تا بەیگەشتنەوەیەکی تر و لە هەڵقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخوای گەورەتان ئەسپێرین لە پەنای خوادابن خواتان لەگەڵ.